بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم خۆشحاڵی جارێکی دیکە لە بەرنامێکی نوێی پیانی ڕۆژ لەگەڵ هاوکار و شوان هاتین و خزمەتان دەخوازین کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕۆزامەندی ئێوەی ئازیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارانم لە پەیام کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێمان لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بۆ ئامادەکردوون. مێ دەکەین تا کۆتایی لەگەڵمان بمێنەوە بابەتێکیش کە ڕەنگە زۆر بەمان بەسەرمان داهات بێ یاخود زانیاری وەرگرتن لەبارەیەوە گرنگە ئەویش ترس یاخود تۆقینە مرۆڤ چ حاڵەتێک دەگاتەوە کاتی کەوا هەست بە ترسێکی زۆر کا یاخود هەست بە تۆقین بکە هۆکارەکانی چین کۆمەڵێک پرس لەو بابەتەوە لەگەڵ میوانێکی پسپۆر شرۆڤە دەکەین. بەلازان و خۆشەویستان ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی دادگەری هەستاون بە ڕاگەاندنی کەمپینێک لەبارەی پاراستنی خێزان و بەهاواڵەکانەوە کە کەمپینەکە ئامانجیان لەوەیە کە چۆن خێزانەکان بپارێزین و چۆن بەختەوری لە نێو خێزانەکاندا بێتە ئاراوە هەروەها تۆکمەی و پتەی لە نێوان خێزانەکاندا چۆن دروست بێت لەم کەمپینەدا کە لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا ڕایان گەیاندووە لەو تەورەیەماندا لە هەولێرە و میوانێکمان دەبێت باز لە کەمپینەکە دەکات و باز لە گرنگی ئەم کەمپینەوە پاراستنی خێزانەکان دەکات وەروها کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەشمان هەیە فیچەر و پەیامنەرانیشمان هەوڵ دەدەین وەربگرین و هیواداری سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕۆزامەندی ئێوەی ئازیز بوێت. دەچینە لای کەش و هەبزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا چییە پێکەوە بینەری دەوین. بەڵێزان دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە بابەتێکی تەندروستی و دەرونی دەکەین ئەویش تۆقین یان بە زمانێکی تر ترس ئەو کەسانی تووشی حاڵەتی ترسێکی زۆرە بن یاخود تۆقینە بن بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ماکبان محەممەد پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان. کاک دکتۆرگیان بەخێر بن. زۆر بەخێر بێت. زۆر سپاس بەڕێدان زۆر سپاس بۆ کەناڵەکەتان. سەلام زۆر سپاس بۆ میوانداریتان. کاکتۆر لەوە دەست پێ بکەین لە ڕووی زانستی پزیشکی دەرونیەوە ئەتوانین بە تۆقین بڵێن یاخود حاڵەتی تۆقین بڵێن حاڵەتێکی دەرونی یاخود نەخۆشیێکی دەرونی یان مەبەست لە تۆقین چییە؟ تۆقین واتە نەخۆشی تۆقین تان بە عەرەبی پێوترێ هەلع بە ئینگلیزی پێوترێ پانێک یەکێکە لە نەخۆشیە دەرونیەکانە کە زۆر باوە لە کۆمەلگا لە هەموو شوێنەکە لە هەموو شارێکە باوە ئەتوانم بڵێم ستا 2 بۆ 3 خەڵکە تووشیە بێ. تۆقین یانی چۆنە یان چییە؟ ترسێکی لە ڕادە بەدەرە واتە قەلەقیە جۆرێکی قەلەقیە ترس و قەلەقێکی لە ڕادە بەدەرە
ئەو کەسانی کە تووشی بەم نەخۆشیە ئەبن پێویستە سەردانی پزیشکی پسپۆری نەخۆشە دەروونەکان بکەن بۆ وەرگرتنی چارەسەر چونکە زۆربەی نیشانەکانی ئەم نەخۆشیە جەستەیە دەرونی نییە لەبەر ئەوە ئەدین سەردانی پسپۆری تر ئەکەن. واتە بووی باشتر لە تۆقین تێبگەین مادامە بێ با نیشانەکانی باسکن ئێستا باشتر بێ بۆی هەست پێ بیناسین باشتر بیناسین واتە چۆن بزانین کەسێک نەخۆشی تۆقینی هەیە واتە چۆن ڕەنگە هەستا بینەران زۆر هەست مەسەن پەیامەکە نەگات تۆقین چی بێ لایەن تۆقین چییە؟ ئەو کەسە لە ماوەی 2 بۆ 3 خولەکە هەستەکە بە دڵەڕاوکە یاخود قەلەقێکی زۆر ئەم قەلەق یاخود ئەم ترسە لە ماوەی چەند خولەکە ئەگاتە لووتکە خۆشی نازانێ هۆکاری چیانی شتێک نییە ڕووداوێک ڕوویابیان هەرەوەتە لە ناکاوای لێت بەڵێ ئێستا باسی ئەوەش ئەکەین با یەکەم جا بزانین نیشانەکانیان چییە ئەم ترسە 20 دقە بۆ 30 دقە ئەو پڕ 1 ساعت ئەخایەنێت لەم بابی لەم 20 دقە و یاخود ئەم نیو ساعتە چی ڕوئەدات ئەم کەسە هەستەکە هەناسەی تونە هەناسەی پێنادرێ دڵی ئەوەستەی هەستەکە ئەمرێ ترسی ئەبێ لە مردن هەستەکە جەڵتەی دڵیدا سنگی قورسە بێ ئازاری سنگی توش ئەبێ ئارەقە ئەکا لێدانی دڵ زیاکە فشاری خوێنی بەرزە بێ لەرزین تووشە بێ مێرولەکردنی تووشە بێ سەرێشەی تووشە بێ دڵی تێکەڵ دێت تەنانەت ڕشانەوە و ئەگەر شێ و کەسە بگاتە ئاستیانی بورانەوەش واتە زۆربەی نیشانەکانی جەستەیە نیشانی ترشمان هەیە چییە ئەو کەسە وا ئەزانێ خۆی یاخود دەوروبەری ئابێتە وەک خەونێ وەک خەیاڵ ئێستەکە ڕاستی نامێنێت ئەم هەستێکی زۆر ترسناکە بۆ نەخۆش ئەم نیشانانە هەمووی ئەو پەڕی 20 دقە 30 دقە یاخود ساعتێک ئەخایەنێت هۆکاری ئەم وڵات دکتۆر بە لێرە باشتر ببوورە ینی کەواتە با دابرین کەسێک توش بووە دوایی چینە سەرەوەی بۆ توژە بێ و ئەمانە لە ماوەی 20 لە خولەکێکەوە بۆ 20 و کاتژمێر ئەم حاڵەتانەی باس کرد بەسەر یادێت دوایش ئاساییە بێتەوە کۆی هیچ نەبوو بێ بەڵێ دوای ئەم نیو ساعت یاخود ئەم ساعتم کەسە ئاسایی ئەبێتەوە بێ ئەوەی چارەسەری شوەر بگرێتەوە ئاسایی ئەبێتەوە بەڵام لە نەخۆشی تۆقینە ئەم ترسیا خود ئەم نەوبەی تۆقینە زوو دووبارە ئەبێتەوە لەبەرەوە لەو کەسە ئەکات ترسی هەبێ لە دووبارەبوونی ئەم حاڵەتە چەندێک دووبارە بێتەوەتە لە حاڵەتێکی یاسایی شەو ڕۆژێک یەک جارە مانگی چەند جارێکە ئەم حاڵەتە ئەم نەوبەی تۆقینە احتیمالە هەموو ساعتێ دووبارە بێت احتیمال لە ڕۆژێکە 2 جار 3 جار نازانین بزەبت بەڵام ئەم ترسە ئەو کەسە کە ترسێکی بۆ دروستە بەم حاڵتە دووبارە بێت و پێویستە ئەم ترسە 1 مانگ بخایەنێت یان تۆ حاڵەتەکەی توش و بەڵام پێویستە ئەم ترسە 1 مانگ بخایەن تاکو بڵێن ئەم کەسە نەخۆشی تۆقینی هەیە ئەنجاوای لێ ئەکا خۆی بە دوور ئەگرێ لەو شوێنانی یاخود لەو بارودۆخانی کە ئەگەر هەیە تووشی ئەم حاڵەتی کە مەسەن بۆ نمونە زۆرێک لەم کەسانە هەیە کاڕۆنە شۆنی کراوە یاخود لە شۆنی داخراوە یاخود لە بازارە تووشی ئەم تۆقی نابن وایان لێکە خۆیان دوور ئەگرن لەم شوێنانەیە زۆر باشە کاک دکتۆر ئاماژەت بە نیشانەکانی کرد بەشێکی زۆری جەستەییە ینی زۆر جار نەخۆش لەوانەیە پەنابەرێتە بەر ئەو لای ئەو پزیشکانی کە تایبەتە بە جەستە سەرێشەیەوە وەکو خۆت ئاماژت پێکرد ڕشانەوەی زۆر جار ئەمە چۆن جێ بکاتەوە نەخۆش خۆ چۆن جێ بکاتەوە کە شتێکی حاڵەتێکی لە ناخیەتی لە دەرونیایەتی ئەمریکا هەیەی تێگەمێت ئەم نەخۆشانی کاتێک تووشی ئەم نیشانەیە بن زۆربیان سەردانی بەشی فریاکەوتنەکەن یاخود سەردانی بەشی بژانە و دڵنعاش ئەکەن ڕۆن لە ئەو دکتۆرە جا زۆربیان لە ڕێگای یاخود لە سەرەتای گەشتیان بۆ خەستەخانەکە باشە بن بێەوەی چارەسەر وەرگرن پێویستە و پزیشکەی کە لە فریاکەوتن یاخود لە بژانەوەی دڵە بۆ نەخۆشکە ڕوونی کاتکۆم حاڵەتە دەرونیە پێویستیت بە چارەسەر لای پزیشکی پسپۆری نەخۆشە دەرونیەکان دکتۆر لە نیشانەکانە باس لەوە کرد هەناسەی قەتع بێت ئەمە ئەکرێ بڵێن نیشانەی شتێکی تریش بێ یاخۆت چەند نەخۆشیێکمان هەبێ نیشانەی هاوبەشیان هەبێ کام نیشانیان بە جیاوازتر سربەخۆتر پەیوەندی بە تۆقینەوە ئەو خەیاڵی باست کرد ئەگەر زیاتر بۆ ماڕوونکەیتەوە نەخۆشی تۆقین ئەتوان بڵێم زۆربەی نەخۆشیەت هۆکارەکان نەخۆشی تۆقین دەرونین بەڵام چەند حاڵەتێکی جەستەییشمانێ ئەبنە هۆکاری تۆقین مەسەن بۆ نمونە نەخۆشی دڵ نەخۆشیەکانی سی نەخۆشیەکانی ڕژێن غودێک هەیە ئەلێرە لە ملا پێوترێ غودەی دەرەقی ڕژێن ئەبێتە هۆکاری تۆقینە دکتۆر بەدەر بچین لەسەر هۆکارەکان بە وردی بۆی خۆمان باشتر پارێزین
ڕەنگە کەسێک نەخۆشی دڵی شێبێ هەناسی تەنگ بێت سنگی بێشێت بەتە نیشانەی هاوبەش هەبێ کەی ئێمە بزانین یان زیاتر ئەو نیشانانەی کە هی تۆقینن سربەخۆبوون بە خۆیانەوە باسی لە خاڵێک کرد کە پێی وایە لە خەیاڵاژی واقع نامێنێ ئەگەر بە دیاریکاری تۆزێکتر لەسەر ئەو خاڵە ڕوونکردنەوەمان بۆ دێت. ئەمە ئەبێ پزیشکی پسپۆری دەرونێک هەڵسەنگاندنێکی زۆر وردی بۆ بکە بێ یەکێک نیشانەکانی لێوەرگێت تاکو بزانانی ئایا هۆکاری ئەم نیشانەکە نەخۆشی دڵەکە یاخود تۆقینەکەیە. بەڵام وەک وتم لە سەرەتا زۆربەی نیشانەکانی جستەیە ناتوانین بە وردی جایکەینەوە ئایا ئەمە واتە ئەم نیشانەی جستێواتە هۆکارەکەی جستیانە بە چکە زۆربەی هۆکارەکە ئەگەڕێتەوە بە نەخۆشی دەرونی بەڵام نیشانەکانی زۆربەی جستەیە. ڕەنگە نیشانە دەرونەکانی زۆر گرنگ نەبێت لایەوە کەسە چکە بزانن کەسێک ڕاستە لێ دەوروبەری وەک هەستەکە وەک خەیاڵێک وایە بەڵام ئەوی کە بەلایەوە گرنگە بۆ نەخۆشەکە هەستەکە ئەلێ ئەمرم ئەلێ هەناسەم قەتع بۆ هەستەکەم مردم ئەجەلم هاتووە ئەو ترسە زیاتر بەلایەوە گرنگترە لە چاو ئەو نیشانی کە هەستەکە دەوروبەری بۆتە خەیاڵیان یاخود خەونێ. بەڵام ناتوانین تەنها بەو نیشانە جایکەین و لابێ هەڵسەنگانێکی زۆر تەواوی بۆکەین تەنانەت لەو کەسانی کە یەکەم جار تووشیان نەخۆشە بن بتایبەت ئەگەر تەمەنی سەر و 40 ساڵ پێویستە تەختیت دڵی بۆ بکرێ ئیکۆی دڵی بۆ بکرێت چەندین فەحسی خوێنی بۆ بکە تاکو بزانانی هۆکارەکەی بۆ شتێک ئەگەڕێتەوە. بەڵام وەکتم زۆربەی ئەگەڕێتەوە بۆ نەخۆشی خەمۆکی ببوو نەخۆشی تۆقین واتە دەرونی کەمێکیان لەم حاڵتانە هۆکارەکەی بێت ینی دەبێتە هۆی نەخۆشیێکی جەستەیی. کەلامتۆر ئاماژە بۆ کرد کە بەشێک زۆرجار لەو نەخۆشیە جستەیانە ئەبێتە هۆکار ینی بۆ ئەوە بەڵام سەبەبێکی دیکە هەیە بوون ڕووداوێکی لە ناکاو یاخود ترسێکی زۆر شتێکی بۆ دروستە بێت مەسەلەن لە ڕووداوێکی هاتوچای بوون منم نەخۆشە شتێک ڕوو ئاەتر ئەترسێت ئەمە ئەمێنێتەوە دوجار وردە و دەسەرێکێشە بۆم نەخۆشی کە باسیەکەی پرسیارێکی جوانم. ڕاستکەمە دوو حاڵت ئەمێ باسی بکەم ئێمە دوو نەخۆشیمانێ دانێکە پێ لە نەخۆشی تۆقین دانێکیان پێوترێ نەوبەی تۆقین. نەخۆشی تۆقین چە؟ ئەم نەوبانەی کە توش ئەوێ بەڵام چ ئەم نەوبانەت چاوەڕوان نەکراوە واتە هۆکاری نازانێ ئەو کەسەکەی تووشە بێ احتیمال لە هەموو کاتە لە هەموو شوێنە تەنانەت لە خەوا تووشی واتە هۆکارێکی دیاریکراوی نییە. ئەمە پێوترێ نەخۆشی تۆقین. بەڵام نەوبەی تۆقینەوەی کە جەنابێت باس کرد بسان ڕەنگە کەسێکە فۆبیای هەبێت ترسیە بێت لە بەکارهێنانی لە تیارێ مەسەن سەفەرکا بە تیارە ئەو کاتە کە بچێتە ناو تیارە تووشی ئەو تۆقینابێ ئەو کاتە پێوترێ نەوبەی تۆقین کە زۆر جیاوازە لەگەر لە نەخۆشی تۆقین چکە نەخۆشی تۆقین چاوەڕوان نەکراواتە هۆکاری نییە. چۆن یانی با سادەتر بۆ نمونە من هیچ کێشەیەک گرفتێک نییە بەڵام واریدە یان ئەگەری هەیە لە لەحزەیەکە باواز لە نەوبەکە بێنین بەهۆی مەسەن لە مەلەکردنە ترسەیە لە شواری فڕۆکە یا شتێکی تر من تووشی نەخۆشی تۆقین ببم بێ ئەوەی مەسەلەن ڕووداوێک ڕوویدا بێ یاخود بێ ئەوەی ئیشێکم کرد بێ ئسترێسێکم لەسەر بێ بەو شێوەیە بەڵێواتە نەخۆشی تۆقین یان ئەم نەوباتانی چاوەڕوان نەکراوە هۆکارێکی دیارین دیاریکراوی نازانی کەی بۆ دێت هەر لەبەر ئەووا لەو کەساکە خۆی بە دوور بگرێت لە هەموو شتێک چکە نازانێت لە چ کاتێ بۆ احتیمال لە ماڵە احتیمال لە خەوە احتیمال لە دەرەوە احتیمال لە بازارە بۆی بێ هۆکارێکی دیاریکراوشی نییە ئەو حاڵەتە پێوترێ نەخۆشی تۆقین. بەڵام وەنیا دانیا لەبێ پێشوەختە کۆمەڵێک مەسەلەن معانات یان خەفەت داڵغا ئسترێس لەسەر ئەم کەیسە دروست بوو بێت لە لەحزەیەکە کە خۆی ئاگای لێنێ تووشم تۆقینە بێ ئەکرێ وا بێت ئەتوان بڵێن ئەوان ئەڕۆی ناو هۆکارەکانی ئەو کاتەیە ئەگەر حەزەکەن باسی هۆکارەکان بکەم هۆکارەکان شەو کەسانی کە تووشی تۆقینە بێن توان بڵێم زۆربەی نەخۆشیە دەرونی و جەستەیەەکان ناتوانین بڵێ 100% هۆکارەکەی چییە بەڵام فاکتەری ئەو بۆ ماوەیمان هێواتە ویراسی 120 بۆ 30 و کەسانی کە نەخۆشی تۆقینان دینی لە ویراسە تا هەیەە باوکی دایکی خوشکبرای خود دەرکە سوکاری ئەم نەخۆشە یاخود نەخۆشیێکی دەرونی تری هەیە لەسەر کەسایەتی ئەو کەسە زۆرێک لەم کەسانی کە تووشی ئەم نەخۆشیە ئەبن کەسایەتێکی لاوازیان هەیە هەڵە بیرکردنەوەیان هەیە ئەمە لای خۆ ئەلین ئەلێم ئەو کەسەیە شت زۆر گەوراکە شت زۆر وردەکاتەوە ئەم کەسانە زۆرێکیان دائیمەن خراپترین احتیمال وەرەگرین یامزەن بۆ نمونە کەسێک تەلەفۆنێکی بۆکە ئەلێ مەسەن خوانەکە مەسەن کەسێکی تووشی ڕووداوێک بووە یەکێک لە جەڕەسەکەی ئەدرێ ئەلێن ئەمە مەسەن جەنازێکیان بووە دائیمەن فکریان ئەڕاتە خراپترین احتیمال ئەم جۆرە کەساتیان وایان لێت ئەگەری توشبوونیان بەم نەخۆشیە زۆر زیاترە لە ئایندەیە و هۆکە فاکتەری ژینگەیشمان هەیە
سەوەکەوەی کە بەڕێز باس احتیمالە کێشەی خێزانی کێشەی کۆمەڵاتی ئەمانە شوالە و کەسانە کە زیاتر تووشی ئەم نەخۆشە بن بەڵام ناتوان بڵێم 100% خۆکاری ئەم نەخۆشیە کامیانە. کاک دکتۆر ڕێژەی توشبوون چۆنە لە ئێستا خەڵک تووشە بێت یان چۆنی حاڵەتەکە؟ ڕێژەی توشبوون لە شوێنێک و بۆ شوێنێک ئەگۆردرێ و لە کاتێک و بۆ کاتێک ئەگۆردە بەڵام بەگشتی 100% خەڵک تووشە بێ واتە گەر 100 کەس هەبێ سییانیان تووشێ بێن ڕێژێکی زۆرە و زیاتر لە پیا و ئافرەتان ڕۆدا بەڵام زیاتر لە ئافرەتانە هەیە و لە هەموو تەمەنێک بەڵام بەگشتی لە تەمەنی 20 بۆ 25 ساڵە لە سەرەتای ئەم نەخۆشیە دەرەکەوێت. زۆر باشە ئەگەر لە نێو خێزانێکدا ئەمە هەبوو کەسێک زانیان بەم شێوازەیە دەبێت چۆن مامەڵی لەگەڵدا بکرێت زۆر جار کە گەشتە حاڵەتی بورانەوەش چی بکرێت لەم ئەمانە کە یەکەم جار توش ئەم حاڵەتا بن ئەمە زۆربیان ئەیبەنە بەشی فریاکەوتن و بۆ بژانەوەی دڵ کاتێک دکتۆرەکەی ئەوێ پێلێ ئەلێ هیچ نییە و کاتە فاسکان هەمی پاکە ئەو کاتە توانین بڵین ئێمە ئەوە نەخۆشی تۆقینە ئەو کاتە پێویستە بە زووترین کات بیبین بۆ لای دکتۆری پزیشکی پسپۆری نەخۆشی دەروونەکان تاکو چارەسەرکردنی بۆ دابنات. کەواتە کاک دکتۆر نیشانەکانی وەک باست کرد و هۆکارەکانیشی نازانم زانیار زۆر جار کە لەگەڵ پزیشکە دەرونیەکان باسی نەخۆشیێکی دەرونیەکەین نازانم ئەمەش هەر خۆی نەخۆشیێکی دەرونیانی هەستەکەی پێشێکی زۆری لە خۆتە ئەدۆزیتەوە. بەڕاستی لە هەرێمی کوردستان ئێمە ئەوەندە گرنگی بە دەروونمانە دەین یان وەکو پزیشێکی پسپۆر هەستەکەی و باسی لەوە کرد لە کۆمەلگا ئێستا وەزعمان چۆنە خەڵک ئەوەندە خەمی ڕوخسار و قژ و سەر و لوت و لێومانین ئەتوانین خەمی دەرونیشمان هەبێ و وەزعی دەرونی خەڵک چۆنە ئێستا؟ بەگشتی وەزعی دەرونی خەڵکە کاتێک نەگاتە لووتکە سەردانی پزیشکی پسپۆری دەرونی ناکەم زۆربەی چارەسەرخوازەکان دوای 20 ساڵە 30 ساڵە نەخۆشەکە پاشان سەردانی پزیشکی پسپۆری دەرونیەکەواتە کە هاتووە ینی بۆ مزعفاتێکی زۆر ڕوویداوە لە سەرەتایە ئەو کاتەش وای لێ دێت چارەسەرکردنی قورستر ئەبێت هۆکارەکەشی بۆ ئاگەڕێتەوە کە ئەو شاری خەڵکە کەمە بەراوردیکردن بە خەڵکی ترە گرنگی نەدان بە تەندروستی دەرونی. دکتۆر ئەگەر من گرفتێکی دەرونیم هەبێ خێراتر بێمە یان زووتر هەستی پێ بکەم یان گرنگی پێ بدەم هەروەکو نەخۆشیەکانی جەستەیەکانی دەتوانین براوردی بکەین ڕەنگە ئاسانتر چارەسەر بکەی ئەگەر نا بە پێچوانە مزعفاتی تری بۆ سەر بکێشێ بۆ زۆر بابەتی تر. هەموو نەخۆشیێکی دەرونی جەستەی ئەگەر لە سەرەتا لە قۆنەغی سەرەتایی نەخۆشیەکەدا سەردانی پزیشک بکەی ئەو کاتە چارەسەرکردنی ئاسانترە و دەرەنجامشی باشترە. سەبا ئەگەر بزانین دەرەنجامی نەخۆشی تۆقین چ ئەگەر چارەسەر نەکرێ ئەگەر چارەسەر نەکرێ ئەگەر چارەسەر بکرێ باسی هەیە بەڕاستی چارەسەری هەیە نەخۆشی بەڵێ چارەسەری هەیە چارەسەرکردن توان دابشکن بۆ چارەسەرکردن دەرونی بە دەرمان و بە بێ دەرمان دەرمانەکان یەکەم جا بە دەرمانێک دەست پێکەین پێوترێ دەرمانی دژە دڵەڕاوکێ بۆ ماوەی کورت ئەخانێت تاکو ئەم قەلەقەی کەم بکاتەوە لە هەمان کاتە دەرمانێک تری ئەدەینە پێوترێ دەرمانی دژە خەمۆکی کە ئەمە توان بڵێم دەرمانە سەرەکیەکەیەتی بۆ نەخۆشی تۆقین بەکارهێنرێت ئەم دەرمانش بۆ ماوەیەکی تقریبەن چەند مانگە یاخود چەند ساڵ ئێبێ بەردەوام بێ لەسەریە کاتێک ئەم نیشانی تۆقینەکانی کۆنتترۆل بۆ کاتە ئەو کەسا تااقەتی ئەو قسەکردنی بوو تا یعنی هێور کرایە ئەو کاتە دەست پێکەین بە چارەسەری دەرونی بەبێ دەرمان پێلین جەلساتی دەرونواتە لە دانیشتە دەرونەکان تاکو ئیش بکە لەسەر ئەو بیرکردنە هەڵانەی وای لە ئەمە لەگەر کاتە ئەم پرۆسەیە قورسە و کاتی ئەبێت چەند هەفتەیەکی ئەوێ احتمال چەند مانگش بخایەنێک وا لەو کەسە ئەکات کاتی تۆقین خۆی هێور کاتەوە بێ ئەوەی پەنا بۆ هیچ نەخۆشخانێ یاخود وای لێکە شێوەی بیرکردنەکەی بگۆڕێ مەسەن بۆ نمونەی کە باسمە کوتمان ئەم کەسانە دائما بیریان بۆ خراپترین احتیمالە ئەڕوا بەم دانیشتن دەرونی بەبێ دەرمانەمان فێری ئەکەین کە فکرکا لە شتە باشکەش بیر لە شتە باشکەش بکاتەوە ئەم پرۆسێش کاتی ئەوێت بەڵام بەگشتی نەخۆشی تۆقین چارەسەری هەیە توان بڵێم نەخۆشی تۆقین چارەسەرکردنی زۆر ئاسانترە بە چاو نەخۆشە دەرونەکانی ترە دەرەنجامشی باشترە بەڵام ئەگەر لە سەرەتایە چارەسەر بکرێت زۆر باشە کاک دکتۆر ئاماژت بە دەرمان کرد زۆر جار ئەو نەخۆشی دەرونیان هەیە حاڵەتێکی هەیە و ئەزانێت دەگەر عیلاج بخۆیان خودت حەب بخۆیان کۆمەڵی شت ئیتر وەزعەکەی زۆر خراپترە بێ ینی زۆر بیستومانە ئەڵێ کەسێک نەخۆشی دەرونی بۆ عیلاجەکان وای لێ کرد خراپتر ببێت ینی ئەمە چۆن هۆشیاری خەڵک لەوە تێبگات کە بەو شێوازە نیە ئەمەش پێویستە و هاوشانیەوەش دیکە پێویستە کە پێویستە ڕاهێنانی دەرونی بەم کەسە بکرێت
بەڵێ ئەم بیرۆکە ڕاستکەی لە خەڵکە لە هەموو خەڵکە لە هەموو شوێنەکە ئەم بیرکردنەوە هێوازان کە هۆکاری کە تێکچوونی حاڵەتکە گەڕێتەوە بۆ دەرمان بەڵام پێچەوانە دەرمان هۆکاری ئەوە چارەسەرکردنی نەخۆشەکەیە توام ئاسانی کەم بڵێم ئەگەر کاتێک چارەسەر وەرنەگرێت ئەم نیشانانە باش نابێت واتە گە چارەسەر وەنە نیشانەکانی بەرەو خراپیە ڕۆڵەمەکە کە دەرمانەکە وەرگری نیشانەکانی یەواش یەواش باشە کە بەڵامیش بزانم نەخۆشیە زۆربەی کاتا درێژخانە بۆ یادین کەسێک ئەگەر ساڵێک هەیبێ چارەسەرکردنی و دەرەنجامی زۆر جیاواز ئەگەر کەسێکە ئەگەر 20 ساڵە هەیبێت واتە ئەگەر چارەسەر وەرنەگری نیشانەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپیە ئەڕوات پێویستە چۆن ڕاهێنان بە دەرونی بکات یعنی بێت هەر لە ژێڕێنمایی پزیشک بێت یاخودەوە تا بێتەوە ماڵەوە خۆی ئەو شتانەی کە پێویستە ئەنجامی بدات کە پزیشک پێی دەڵێت بەنسبەت ڕاهێنانی دەرونی واتە چارەسەرکردنی دەرونی بەبێ دەرمان ئەوە لەلایەنی پسپۆری دەرونی ئاکرێن نەکوم لەلایەن پزیشکی پسپۆری نەخۆشە دەرونەکان پسپۆری دەرونواتە چارەسازی دەرون ناسی پێرن ئەوە جۆرێکی چارەسەر لەگەرا بەکارێن پێوترێ چارەسەری هزر و ڕەفتارواتە ئیش لەسەر هزرە ناتەندروستەکان کە تاکو ڕەفتارەکەی بگۆڕدرێت زەنفێرێکە ئەو کاتی کە تووشی تۆقین ئەبێت هەناسێکی قول هەڵمژە تاکو و ئەها خۆی ڕابێنێ یاخود خۆی دڵنیا کاتەوە کە خۆی ئارام بێتەوە تا چەند شێوازێکی فێر ئەکات چەند تەکنیکە خۆی ئارام کاتەوە بێ ئەوەی پەنابا بۆ هیچ کەسێکتر یاخود ئەو بیرکردنە ناتەندروستانی هێتی بیگۆڕ ئەمانش وەکوتمان کاتێبێت زۆربەی کەتوان بڵێم چەند مانگێکە خایەنێت ئەم پرۆسەیە بەڵام بەگشتی چارەسەرێکی زۆر چاکە و تەنها لایەن پسپۆری دەرونی ئاکرێ و کەسە ناتوانێت خۆی لە ماڵ بیکابێ کەسێک فێری کات باسی ئەوەت کرد ئەگەر چارەسەر نەکرێت دەرەنجامەکەی چی دەبێت ئەوە چۆنیە باڵێ ئەگەر چارەسەر نەکرێت دەرەنجامەکەی چیە توشبوون بە نەخۆشی دەرونی تر بە تایبەتی نەخۆشیە دڵڕاوکەکان تر وەک دڵڕاوکەی گشتیمانێ یاخود توشبوون بە فۆبیا ترسی کۆمەڵایەتی توشبوون بە نەخۆشی واسواسی توشبوون بە نەخۆشی خەمۆکی و تەنانەت یان بیرۆکەی خۆکوژی ئەوانەشیان بۆ بێ و ژمارەیەکی کەمش هەیە لەم توشبووان تاکو ئەم ناڕەحەتیان باشکەن پەنا دەبن بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر یاخود خواردنەوەی مادە کوحولیەکان مەش مزعفاتێکی تر هەیە یەک حاڵەتێکی ترش توان بڵێم دەگمەنە بەڵام زۆر گرنگە باسی کەمەوش چییە چونکە ئەم تۆقینە واتە چاوەڕوان نەکراوە یعنی ئەو کەسە نازانێت لە شوێنێک یاخود لە چ کاتێکا تووشێ بێ ئەگەر هێوا لەو کەسەیە بکە خۆی بە دوور بگرێت لە شۆنی کراوە لە شۆنی داخرە و لە بازار لە مۆڵەکان لە پردەکان لە هەموو شوێنێکە خۆی بە دوور بگرێت چونکە ئەترسێت ئەو حاڵتی توش بێ و کۆنتترۆلە خۆی لە دەستدا بۆیە وای لێ ئەکات تەنها لە ماڵی خۆیان بمێنێت تویان وای لەکە حەزی لە گۆشەگیری بێت تەنها لە ماڵی خۆیان بمێنێت نەتوانێت ماڵی خۆشی جێهێڵێ ئەم حاڵتەیان دەگمەنە بەڵام ئەگەر تووشی بوو چارەسەری زۆر قورسە و زۆر درەنجامێکی خراپ تۆ باشترە ئەم کەسە بە تەنیا نەچێتە دەرەوە چۆن مامەڵە لەگەڵ دەوروبەری بکات کاروباری ڕۆژانی چۆن بەسەر بەرەدانی ئەو پێویستە ئەو کەساوی کە ترسی هەیە لەو حاڵتی کە بۆی ئەو ترسی کە بۆی بێتەوە و بابلین ئەو نەوبەی کە بۆی دروست بێ پێویستە ئێمە دەرمانێک دێنێت ئەو دەرمانە وای لێکە ئەگەر ئەم توشبوونی بەم حاڵتەیە کەم ئەکا یاخود ئەگەر تووشی ببێ ڕێژەی کەمتر تووشەکە بەڵام نابێ خۆی بە دوور بگرێت لەو ڕووداوان یاخود ئەو حاڵتانی کە تووشەکە چواگە خۆی بە دوور بگرێم حاڵتە زیاتر ئەکا لە ئایندە چارەسەر نابێت زۆر باشە کاکتۆر ڕەنگە ڕۆژانە ئەمە تووشی کۆمەڵێک حاڵەت بین وەکو باس کرد حاڵەتی دەرونی بن بەڵام ئێمە نە زانیاری وشاریمان هەبێ ئەمە حاڵەتی دەرونین و حتا وشاریشمان هەبێ ئەو جورەتەمان نەبێ دانی پێدا بنین کەواتە دەگەڕێمەوە خاڵی سەرەتا وشیاری کۆمەڵگا خێزان و کەرتی پەروەردە لە قوتابخانەکان نازان پەروەردەی تەندروستیمان نییە پێم وابێ لە پاڵ خوێندنی کۆمەڵێک بابەتی ترا مناڵ ڕناهێنرێ کە چۆن تەندروست بژی ئەمانە ئەگەر هەبوو نایە خۆت خێزان هوشیار و تەندروست بێت تا چەندێک هۆکارە کە ڕێژەی تۆقین کەم بێتەوە یاخود ئەگەر تووشیش بێز و چارەسەر بکرێ ئەگە ئەم وشارێ بکرێت لە قوتابخانەکان لە زانکۆکان لە مەهادەکان لە ڕێگەی ئەعلام شتێکی چاکە بەڵام وشاری خەڵک بەرزەکاتەوە وای لەکە یەکسەر سەردانی پزیشکی پسپۆری دەرونی بکە بۆی چارەسەر وەربگرێ طبعا ئەم هوشارێ ئاستی وشاری خەڵکا بەرز بێت توان بڵێم ڕێژەکەی زیاکە پێچەوانێ ڕێژەکەی زیاتر چونکە خەڵک زیاتر سەردانی پزیشکاوەتە دەستنیشانکردن نەخۆشکە زیاتر ئەکا بەڵام
چارەسەرکردنەکە شوەر ئەگرنەوە کاتتوان بڵێم بە چارەسەرکردنا باشتر ئەبن زۆربەی خەڵک ئەستام حاڵتی هەیە بەڵام سەردانی پزیشک ناکات دەناڵێنێ لەگەریە ئەژێ لەگەریە باستان لە دەرەنجامەکان کرد با دابنین مامۆستایەک نەخۆشی تۆقینیە پزیشکێک خۆی نەخۆشی تۆقینیە شۆفێرێک نەخۆشی تۆقینیە لە حاڵەتی جیازە وەستایەکی بۆ نمونە ئاسنگەر نەخۆشی تۆقینیە بەرحاڵ بە هەموو پیشە جیازەکانەوە لەگەڵ کەسێکی نۆرماڵە چی چاوەڕێ ئەکرێ لەو کەسێک کە لەو کەسە تۆقیوە ئەکرێ با بڵین زیان بەدەر لە خۆشی بە دەروبەرەکەی بگەێنێ پەیامەکەی باش نەگەێنێ ئیشەکەی باش نەکە گرفت دروست بکە بەڵێ هەر نەخۆشی دەرونی بەگشتی بە تابەتی تۆقین کاریگەریە بێ لەسەر ژیانی ئەو کەسەیە چۆن ئەگەر تەلەبە بە خوێنکار بێ ئاستی لە خوێنە دابەزێت ئەتە بێ هۆکارێک ئەبێ بۆ دابەزین ئاستی خوێندن احتیمالە شواز بێنە لە پرۆسی خوێندن ئەگەر کەسێک پیشەی هەبێواتە ناتوانێت پیشەکەی بە جوانی بکە خود بێتە هۆکارێک بۆ لە دەستدانی پیشەکەی لە خێزانە بە احتیمال نتوانێت ها ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە وەک هاوسەر یان یاخود بژێو یاخود پێداویستی خۆی و ماڵ و خێزانی ئەوە بکات دابین بکاتەوە یا احتیمالە تووشی کێشەی کۆمەڵایەتی ترە بیان یان ڕەنگە بازەکان تووشی کێشەی یاساییش بنەوە زۆر باشە دکتۆر لە خێزانێکدا ئەگەر کەسێک ئەوها بوو دەبێتە هۆکاریەوەی کە مەسەرەن بەهۆی ئەوی کە ئەندامێکی دیکەی و خێزانە ئەو دیمەنی ئەو کەسە ئەبینێت کە بۆ شازە تێک چووە بگاتەوەی کە خۆشی توش ببێت ئەتوان بڵێم هۆکاری ئەو کاتە ئەو حاڵەتە ئەگەڕێتەوە بۆ فاکتەری بۆ ماوەتە فاکتەری ویراسەوەکەوی کە باسمان کرد زۆربیان یاخود ئەتوان بڵێم ستا 20 بۆ 30 لە ویراسەیە هەیەە لە کە سوکاریان هەیەە یاخود نەخۆشی تریان هەیە بەم شێوەیە نەخۆشیەکە زیاکە نەکوم تەنها ببینینە ببین زۆر باشکار تۆ ڕەنگە ئێمە کۆمەڵێک بنجوبنەوانی نەخۆشی تۆقین لە نیشانەکان لە هۆکار لە چارەسەر لە کۆمەڵک بابەت درکمان پێ نەکرد بێ یاخود لە بەروی زانیاریمانە چی شتێکی ترکە ڕەنگە گرنگ بێ لەسەر تۆقین بوترێ یاخود گرنگە ئێمە بیزانین وەکو هاوڵاتی ئەگەری هەیە ڕۆژێک دەڵ ڕەنگە هەرێکێک لە ئێمە نەخۆشی تۆقینی هەبێ بە خۆمان نەزانی بێت ئەم هەر کەسێک ئەگەر تووشی ترسێکی زۆر بێت و تووشی تۆقین بۆ ئەو کاتە پێی ناوترێ نەخۆشی تۆقین گەر بێتە بیرتان چەند ساڵەمە و پێش بوومەلەرزێکی بەهێز لە ڕووی داوایانە زۆربەی خەڵک تووشی تۆقین وایەنە ئەو حاڵتە بە نەخۆشی تۆقین داناندرێ بۆ لە بەرەوەی ترسەکە هەبوو ترسەکە ڕاستی بوو جارێک بوو دووجار کێشەی نییە بەڵام کاتێک ئەگەر ئەم تۆقین ئەم ترسە دروست بۆ ئەوەی هۆکارێکی بۆی هەبوو ئەو کاتە ئەبێتە نەخۆشی پێویستی بە چارەسەر هەیە کە ئەڵی ترس یانی بۆی بۆ نمونە ئیتر من بڵێ من کەیسێکم تۆقینم هەیە کە ئەڵی ترسم بۆ دووسە ینی ترسم لە هەموو شتێک بۆ دووسە بێم بۆ منە ناوێرم سواری ئۆتۆمۆبیل بم بابچین بۆ وەرزشکردن نایە ماسنێکی بە سەرمایانی هەموو شتێک بیر بۆ خراپترین شتەکەمەوە ئەنی ئەتوانین بڵین ئەمە نیشانەیەک لە قسەکانە تێگەیشتم سەرەکی ترین یاخود ئەو لەوێترین نیشانەیە لە تۆقینەکان هەیە ئەو نیشانەکانی کەوتوە مەجموعەک نیشانی جەستەیی و دەرونی ئەوەی کە باسمان کرد بەڵام وەکتمان ئەو کەسانی کە زیاتر فکریان ها کەسێکی ئەوە دایمان ڕەشبین دایمەن فکری خراپەکەیە کە لەو کەسانە زیاتر توش ئەبێت ئەوانێک ئەسڵ چین بۆ حەفلەڵێ نالەوێ بێ بە تەقای کوژانی تا حەدی شایش هەر ئەوەی ئەو کەسانە زیاتر تووشی نەخۆشی تۆقی دەبن زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ماکوان محەممەد پزیشکی پسپۆری نەخۆشی دەرونیەکان سپاس دەکەین کە ئەم دەرفەتە دوێن بەخشی میوانی بەرنامەکەمان بووی زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس میێواندارتەنش هیوادارم سوودەکەم گیان ببینەران وڵازان و خۆشەویستان لە ڕانیا ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لەسەر جەمشار و شارۆچەکان فۆرمی زانکۆلاین پڕ دەکاتەوە بۆ خوێندکاران لەوێش قوتابیان سەردانی ناوەندەکانیان دەکەن و فۆرمەکان پڕ دەکەنەوە لەو بارەی ڤیدیۆکمانەیە پێکەوە بینەری دەوین. ئێمە ساڵانە لە کاتی ئەکتیڤ بوونی زانکۆلاین بۆ ماوەی 10 ڕۆژ لە خزمەت قوتابیانی 12 ئامادەیی داین بۆ ڕاوێژکاری و ڕیزبەندی پڕکردنەوەی فۆرم. دیارە ئێمە خۆشمان لە پۆلی 12 ئامادەی بۆ قۆناغەدا تێپەڕەمی کە ئەزمونمان نەبووە بەشێکمان بۆ هاتۆتە بەدڵمان نەبووە یان ئەو بەشی بۆمان هاتوێتەوە خواستی خۆمان نەبووە
بۆی ئێمە کەسێک کە دێ بۆ ئێرە ڕیزبندی بۆ بکەین ئێمە تەواو حەزی ئەو کەسە ڕەچاو دەکەین زۆر جاران کەسێک کە ڕیزبندی بۆ فۆرمێک کردووە کە سەیری دەکەین دوای فۆرمەکە تەواو بۆ خەریکە بڕاتە دەرەوە ئێمە پێی دەڵێن ئایا ئەو بەشە بۆ تۆ گونجاوە یعنی زۆر جار پەشیمان ما کردوێتەوە بۆ نمونە تەلەبا هەبووە 97 دەڵێن ناچم بۆ کۆلێژی پزیشکی مناقەشە گفتوگۆی لەگەڵ دەکەین بزانین کە ناچێت سەبەبەکەی چییە بۆ ئەو چانسە لە کیس خۆی دەدا ئێمە زۆر جارانەوانەکەی دەین بۆ لامان دەڵێن خوشکان و برایانمان ئێمە تەجرومەمان لە ئێوە زیاترا ئێوە کە بەشێکی اختیار دەکەم با ئەو سێ بنەمای تێدا بێ یەکەم ئەو بەشیاڵی دەبژێنم بەکەڵ خۆتان بێ وەکو تاکێک بەکەڵ خۆش ژیانی خۆت بێ دووەم بەکەڵ خێزانەکەت بێ و بەشێکڵی دەبژێری سێم پێداویستی کۆمەلگا بێ ناکرێمە تۆ بەشێک هەڵبژێری و 4 ساڵن لە زانکۆ بخوێنی دواتر ئەو بەشە نە بەکەڵ خۆت دێ نە بەکەڵ خێزانەکە دێ نە پێداویستێکی کۆمەلگاشە دواتر شادەیەکە و بە دیوارەوە هەڵی داواسیزی یشێکی پێ ناکەی بەس ئەمە کاتێک احتیاجاتی پێداویستی کۆمەلگا چ دەخوازە لە ئێستادا ئێمە تەلەبەکان هاان دەدەین کە ئەو بەشە ڕیزبندی یەکەم و دووەم بێ هەتا ڕیزبندی دێم ئەو زە بەشەکانی تر. ئێمە وەکو ناوەندی ڕانی ڕێکخراوی قوتابیان لە ماوەی کارابوونی فۆرمی زانکۆلاین هەستاین بە پڕکردنەوەی فۆرم بۆ خوێندکارانەی کە سەردانی ناوەندی ڕانیان کردووە بە مەبەستی پڕکردنەوە و ڕیزبەندیکردنی بەشەکانیان هەروەها پێدانی زانیاری لەسەر ئەو کۆلێژ و بەشانەی کە لە زانکۆ پەیمانگاکانی کوردستان هەیە و ئیشوکاریان لە دوای تەواوبوونی خوێندنیان و لە کۆتاییشدا ئێمە هیوای سەرکەوتن بۆ تەواوی و خوێندکارانە دەخوازین و هەروەها هیوادارین کە لەو بەشانە نایان بێتەوە کە بەشی دڵخوازی خۆیان بوو لەگەڵ داهاتنی سیستەمی زانکۆلاین و پێشتریش زۆر جار لە ڕێگەی فۆرمی دەستیەوە بەردەوام هاوکاری قوتابیان بووین بەڵام بەڕسمی لە 2011 لەگەڵ دەرکەوتنی و پەیدابوونی سیستەمی زانکۆلاین بە شێوازی ئۆنلایندا ئێمە بەردەوام بە شێوازێکی خۆبەخش لە خزمەت قوتابیاندا بووینەوە بەردەوام هاوکاریان بووین و لە قۆناغەکانی دوای زانکۆلاین و تا زانکۆش بەردەوام لەگەڵیان دابووینە ئامانجی ئێمە تەنها لە پێناو یەکشت بۆ خزمەتکردنی خەڵکو و قوتابیان و نەوەی داهاتووی خۆمان بووە کە ئێمە بێبەرامبەر بەردەوام وە لە 2011ەوە و نزیکەی بۆ 12 ساڵێک دەچێت ئێمە بەردەوام بەبێ بەرامبەر ساڵانە لەگەڵ کاراکردنی زانکۆلاین بۆ مودەی 10 ڕۆژ 11 ڕۆژ تا 13 ڕۆژ کە وەزارەت ڕایگەاندووە ئێمە بێ بەرامبەر بە ئەزمونێکی زۆر بە ستافێکی شارەزا لە سەرجەم شار و شارۆچکەکان لە خزمەت قوتابیان دابووینەوە بە ئێستاشەوە. زۆر سپاسی ڕێکخراوی قوتابیان دەکەین کە بێ بەرامبەر و خۆبەخشانە یارمەتی ئێمە دەدەن بۆ فۆرم پڕکردنەوە سەر ڕای فۆرم پڕکردنەوە ڕێنماییمان دەکەن لە چ بەشێک وەرگیرین و یاخود وەرنەگیرین ڕێنماییشمان دەکەن بۆ شوێنانەی کە ناومان لێ دێتەوە زۆر سپاسیان دەکەین کە بێ بەرامبەر ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان هەڵساوین بە پڕکردنەوەی فۆرمی قوتابیان لە زانکۆلاین بۆ ئەوەی کەوە ئاوات و ئامانجی قوتابیان بەدی بهێنین و ئەو بەشە هەڵبژێرن کە دڵخوازی خۆیانە و لەگەڵ ئەوشدا ئێمە لەگەڵ فۆرم پڕکردنەوەدا دەتوانین وەکو ڕایشکار لەگەڵیان دابین و ڕایژمان پێ بکەن بۆ ئەو بەشەی کە حەزیان لێ و دیان هەیە تیدا بخوێن و تیدا سەرکەوت بکەن ئێمە هەڵی خۆمان دەدەین بۆ ئەوەی کەوا لەگەڵیان بەردەوام بین و ئیشەڵڵا هەمووشیان دەگەن بە ئاوات و ئامانجی
دووبارە سڵاوتان لەوێت ئازان و خۆشەویستان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەستاون بە ڕاگەیاندنی کەمپینێک لەبارەی پاراستنی خێزان پاراستنی بەها باڵەکان چۆن خێزانەکان پارێزین کە بە چەندین شێوازی جیاواز چالاکیان هەیە لە سەرجەمشار و شارشەکان بەگشتی باز لەم کەمپینەیان دەکەین کە لە هەولێرە و میوانێکمان دەبێت بەڕێز خات و قومریە بەرزنجی سکرتێری ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی خات و قومری سڵای خواز لێبێت سپاس بۆم دەرفەتە. سڵای خۆی گەورە لە ئێوەش سڵاو بۆ ئێوەش بۆ ئەم بەرنامەیەوە چاو پێکەوتنە. زۆر سپاس دەکەین. هاتوون ئەگەر باز لەم کەمپینە بکەین ئامان چی بوو لەم کەمپینەوە بۆچی ئەم کەمپینەتان ڕاگەیاندووە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە درێژایی تەمەنی کارکردنی خۆی بەردەوام هەوڵی ئەوەی داوە کە ببێتە قەڵغانێک بۆ پاراستنی پەروەردەیەکی ڕەسەن و برەودان بە پەروەردەی ڕەسەن و پاراستنی خێزان و گەشەدان بە تواناکانی ئافرەتان. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ئێمە ئەیبینین لە واقعی کۆمەڵایەتی کوردستان و تەنانەت لەسەر ئاستی دامەزراوەی یاسادانان و لە کار و چالاکیەکانی بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ پێمان وایە لەگەڵ واقعی ئاینی و واقعی شەرعی واقعی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی ناگونجێت. بۆیە وەکو ئەرکی سەرشانی خۆمان کە ڕێکخراوێکی جەماوەری ڕەسەنی سەرساحەی کوردستانین بۆ خزمەت بە ئاشتی کۆمەڵایەتی و بۆ خزمەت بە دۆزی ژنان ئێمە بە پێویستمان زانی لە درێژەی کار و چالاکیەکانی ڕابردوومان و لە واقعی ئەمڕۆدا کەمپینی ڕاگەیەنین بە ناوی ڕاپەڕین بۆ پاراستنی خێزان و ئەم کەمپینەشمان بەمەبەستەوە لە دەواازەی ڕاپەڕینەوە دەست پێ کرد چونکە جەماوەری موسڵمانی کوردستان لە دەواازەی ڕاپەڕینەوە ڕاپەڕین بۆ ئەوەی بێن دیفاع لە حەق و مافی خۆیان بکەن دژی ناحەقی وستەم و ناعەدالەتی ڕژێمی بەعس بۆ بەدەستهێنانی مافی گەلی کورد. ئەمڕۆ ئەبینین دەڤەری ڕاپەڕین لە هەموو شوێنێک زیاتر مەحرومە، گەنجانی بێسەر و شوێن و بێلانە بوون، زێدی خۆیان بەجێ هێشتووە. ئەمڕۆ ژنان لە دەڤەری ڕاپەڕین هەز بە مەترسی گەورەی قەوارەی خێزانەکەن و ئەو واقعی کە دروست بووە بە هەموو شێوەیەک خێزان لە مەترسیایە، چ لەسەر ئەو کۆچی بەلێشاوی گەنجان بۆ دەرەوە و پاشان نقمبوونیان و غەرقبوونیان لە دەریای ئیجە و پاشان لە پاڵ هەموو ئەمانەشە سەیرەکەن لە پەرلەمانی کوردستان و لە دامەزراوەی پەرلەمانی کوردستان کار لەسەر ئەوە دەکرا بە هەوڵی کۆمەڵێک ڕێکخراو کە یاسایەک لە پەرلەمانی کوردستان کە پێشتر دەرچووە بە شێوازێک هەمواری کەنەوە کە لەگەڵ بنەما ئاینی و ڕەسەنایەتی کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەی کوردیدا نەگونجێت. بۆیە ئێمە بە پێویستمان زانی بۆ پاراستنی قەوارەی خێزان ئەم هەوڵە و هەوڵەکانمان بەردەوام بێت وەکو ئەرکێکی ئاینی نیشتیمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە ڕێکخراوێکی جەماوەری هەڵقوڵاوی خەڵکی کوردستانە و لە سەرجەم شار و شارۆچکەکان ئەندامی هەیە و کار ئەکەین بۆ خزمەتی پەروەردە خێزان و پەرەپێدانی توانەکانی ئافرەتان. باشە خات و قومریە شێخ مەحەممەد بەرزنجی من ئەمێ بەڕاستی ئەمە لە بەڕێزت بپرسم. ئافرەتێکی خوێنەوار و خاوەن بڕوانامەی باڵا لە نێو بنەماڵەیەکی زانستخواز و عالم و عاریفە گەورە بوویت. ئەرە بەڕاستی یاساکانی ئاینی پیرۆزی ئیسلام
تونند و تیژین دژی خێزان وەکو ئافرەتێکەمەوێن وەڵامە وەربگرمەوە بەڕاستی ئیسلام زوڵمی لە ئافرەتان کردووە یاسایەک دێت بۆی ئافرەت ئازاد بکرێ ڕزگار بکرێ ئایا بەڕاستی خێزانی کورد بە پێی یاساکانی ئێستا و یاساکانی ئیسلام ئەوەندە لە مەترسیایە ئافرەت ئەوەندە زوڵمی لێ کراوە وا پێویستمان بە یاسا بێ بۆ ئەم مەسەلەیە کە یاسایەک کە دانرێ ڕاستەوخۆ دەبێتە دوو بەرەبەرەیەک بە بانگراوت ئاینەکە بەرگری لێ دەکەن و بەرەیەکیش دەڵێن نەخێر با گۆڕانکاری بکرێ ینی ئەم شەڕە لەکوێوەیە ئەم بابەتە بۆ ئاقارانە دەبرێت بەڵێ هەروەکو ئێمە لە کەمپینەکەشە ئاماژەمان پێکرد ئاینی پیرۆزی ئیسلام تاکە سەرچاوەی سەرەکی و بنەڕەتیە بۆ پاراستنی مافی مرۆڤ و مافی ئافرەت ئەوەی کە من ئەمڕۆ لێرەیە دانیشتوم لەگەڵ جەنابتانە قسە دەکەم و ڕووم لەسەر جەمجەماوەری خەڵکی کوردستانە نماینە یان نیشانەیەکە بۆ ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام و بەرنامەی شەریعەتی خوای پەروەردگار و بنەماڵەیەکی ئاینی بە هیچ شێوەیەک ڕێگر نەبوون و ڕێگر نین لە گەشەکردنی تواناکانی ئافرەتان و تواناکانی کچان و بەرەو پێشچوونیان من لە بنەماڵەیەکی ئاینی بووم کە خاوەنی سێ خوشکی تریشم هەیە سپاس بۆخوا هەمویان ئێستا خاوەنی شەهادەی باڵان واتە توانیوانە ئاستی خوێندنی باڵا تەواوکەن دکتۆرەیەکم هەیە خوشکێکی ترم هەیە دکتۆرای هەیە لە ئایتیە خوشکێکی ترم هەیە بەکالیۆرۆسی هەیە و مامۆستای زانکۆیە باسی براکانم ناکەم کەواتە من لەگەڵ ئەوەی کە ئایلەیەکی ئاینی بووم لە ئاینەیەکی ئاین پەروەر بووم و تەنانەت بنەماڵەی ئێمە بنەماڵەیەک بوو کە لانکی بزوتنەوەی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بوو هەر لەوێەوە ئێمە هاتین و گەشەمان کرد و ئەمڕۆ لە خزمەتی کۆمەڵگەی کوردی و ئافرەتانی کوردستان داین بۆ داکۆکیکردن لە مافەڕەوا و شەرعیەکانیان کەواتە نە ئاینی ئیسلام نە بیر و باوەڕی ئیسلامی نە زانایانی ئاینی قەت ڕێگر نەبوون لە گەشەکردن و بەرەو پێشچوون و کارکردنی ئافرەت و پاراستنی ئافرەت بەڵکو ئەوەی کە ئێستا کاری بۆ ئەکرێت بەڕێی ئێمە وەکو ئەوەی لە هەموو دنیادا متتەبعە بابەتی ئافرەتیان کردووەتە بابەتێکی ئەوەی کە ئەیبینی بەڕاستی بازرگانی کە بەداخەوە چەندین ئافرەت بە ناوی مۆدیل بە ناوی نازانم ئەوەی کە ڕیکلامی بازرگانی پێەکەن و تەنانەت لە پشتی شیانەوە سەرمایەدارەکانی کوردستان کارەکەن بۆ پاراستنی سەرمایەکانی خۆیان لە لایەکی تریشەوە کۆمەڵی ئافرەت بە ناوی داکۆکی لە مافی ئافرەتەوە ئافرەتیان تووشی نەهامەتی و ناڕەحەتی و تند و تیژی کردووە ئاینی پیرۆزی ئیسلام وەکو ڕیسالەیەکی ئاسمانی کە تەواوکاری هەموو ڕیسالە ئاسمانیەکانی ترە و سەرچاوەی ئاشتی و سەرچاوەی بەدەستێنانی مافی مرۆڤە ڕەحمەتە بۆ جیهانیان بەبێ جیاوازی بەبێ ئەوەی ئەمە بەبێ ڕەچاوکردنی ڕەگەز ئەمە پیاوە ئەمە ژنە ئەمە کوڕە ئەمە کچە ئەو کەسەی کە پەروەردەی ڕەسەنی ئیسلامی بێ و پەروەردەی ڕەسەنی بنەماڵەیەکی ئیسلامی بێت بە تەواوەتی ڕەچاوی پاراستنی مافی مرۆڤ و مافی ئافرەتەکە بۆیە ئەبێت ژنانی کوردستان ئێستاش لە سەراسەری کوردستانە ئەو ژنانەی کە بە ئێعترافی خۆیان ئەو ژنانی کە توانیویانە لە مەیدانی ژیانە سەرکەوتوو بن چ لەسەر ئاستی پێگەی کاری سیاسی کاری ڕێکخراوەی کاری مەدەنی و پاراستنی خێزان ژنانی باڵاپۆش بوون کە توانیوانێن نمونەیەکی زۆر جوان بەرجەستە بکەن لە پاراستنی هاوسەنگی لە کاری دەرەوە لەگەڵ کاری ماڵەوە لەگەڵ پاراستنی خێزان لەگەڵ پەروەردەیەکی ڕەسەن ئەوە مناڵ و ڕۆڵەکانی ئێمن کە توانیمانە ڕۆڵەی باشی پەروەردەکراوی ئاسبەرزی زانستی پێشکەشی کۆمەڵگە بکەین زۆر باشە بۆیە
پێویستە سەرجەم ژنانی کۆمەڵگە چاو لە ژنانی موسڵمانی خاوەن پەیامی ئیسلامی بکەن بۆ ئەوەی بتوانن ئاوەدانی بدەن بە ژیانی خۆیان و ژیانی دەوروبەریان. زۆر باشە خات و قومریە ئاماژت بە نمونەیەکی خۆتان هێناوە لە نێو بنەماڵەکەتاندا ڕاستە بنەماڵەیەکی ئاینی بنەماڵەیەکی کە لەسەر بیر و باوەڕی ئیسلامی پەروەردەکراوە بەڵام هاوشانی ئەوەش تێگەشتن و وشیاری نێو خێزانەکەتان بە دڵنیاوی و کاریگەری هەبووە کە ئێوە بتوان برەو بە توانەکانی خۆتان بدەن. ئێوە لەم کەمپینەدا هاوشانی ئەو بابەتانە هەڵتاندا و شیاری لە نێو خێزانەکاندا دایکان و باوکان بێتە ئاراوە زۆر جا دەبینی خێزانێک کە زۆر پابندی ئاینی پیرۆزی ئیسلامە بەڵام لەوانەیە ڕێگر بێت لە کچەکەی لە کۆمەڵێک بابەتدا زۆر جا لە بابەتی خوێندنە نایاڵێت کچەکەی بخوێنێت بچێتە قوتابخانە و زانکۆ ئەمە بوونی هەیە هاوشانی ئەمە تا چەند گرنگە هوشیارێکی زۆر باشە بێت لە نێو خێزانەکاندا وا بکرێت کە خێزانەکان بتوانن بە شێواز لە شوازەکان پەرە بە توانای کچان و منداڵەکانیان بدەن لە نێو خێزانەکانیاندا. بەڵێ ئێمە دیارە کەمپینەکەمان چەند قۆناغێک لە خۆ دەگرێت یەکێک لە قۆناغەکانی هۆشیارکردنەوە و بڵاوکردنەوەی هۆشیاریە لەسەر ئاستی کۆمەڵگەوە لەسەر ئاستی خێزانەکان بە بەستنی کۆڕ و سێمینارات و گفتوگۆی کراوە لەسەر جەمشار و شارۆچکەکان بۆ ئەوەی ڕووی ڕاستەقینەی ئیسلام و ڕووی ڕاستەقینەی پەیامی ئیسلام ئێمە بتوانین جێبەجێ بکەین. من بەردەوام وتومە و ئێستا ژێڵێمەوە ئەگەر ئێستا موسڵمانان ئیمانداران خاوەن باوەڕەکان بەرنامەی سەردەمی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت بیهێنن لە واقعی ئەمڕۆیە تەطبیقی بکەن واتە ئێمە زیاتر گەشاکەین و زیاتر بەرەو پێشەچین چونکە پێغەمبەری نازداری ئیسلام هەموو جارێک بەیانیان کە ئەچوو بۆ مزگەوت لە پەنجەرەکەی ماڵی فاتیمەی زاهرای ئەدا و سڵاوی لێ کرد. ئەمە ڕێزێکە بۆ ئافرە بۆ کچەکەی دای ئەناواتە پێغەمبەری ئیسلام خۆشەویستترین کەس لای فاتمە و عائیشە و خەدیجە بوو. بۆچی؟ لەبەرەوەی خوای پەروەردگار ئەو ئیلهامی پێدا بوو کە ئەبێ خێزانەکانی خۆی خۆش بوێت. نمونەی زانا و هەڵکەوتوو حەزرەتی عائیشە بووە خوای گەورە لێ ڕازی بێت ئیشەڵڵا ڕەزای خوای لەسەر بێت کە توانیوێتی نزیکەی 2500 حەدیث لە پێغەمبەر صلی الله علیه وسلم و فەرموودە ڕیوایەت بکە و سەرجەم فەرموودەکانی صەحیحن سەرچاوەی بەدەستهێنانی عیلم و زانیاری بووە. هەر بێجگە ئەوە ئێمە لە ئەگەر سەیری مێژووی ئیسلام بکەین کۆمەڵێ ئافرەتی هەڵکەوتومان هەبووە کە پەروەردەی مەدرسەی ئیسلام بوون پەروەردەی قوتابخانەی ئیسلامی بوون. ئێمە لە بەرنامەماندایە ئەم پەروەردە ڕەسەنە ئیسلامیە زیندوو بکەینەوە و ببینە ناو خێزانەکانەوە بەڵێ ئافرەتان کچانی ئێوە هاوشانی پیاوان ئەرک و بەرپرسیارەتی ئەمر بە معروف و نەهی لە منکەریان لەسەرە وەرگرتنی زانست و زانیاری بەبێ جیاوازی ئەرکی سەرشانی ئافرەتی باوەڕدار و پیاوی باوەڕدارە. طلب العلم فریضة على كل مسلم ومسلمة هیچ جیاوازیەک نییە لە بینی ئەمەیە. یا ئاەت وحی خوای پەروەردگار کە بە وشەی ئیقڕا دەستی پێکرد بۆ سەرجەم کۆمەڵگەی مرۆڤایەتیە و لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەبێ ئێمە ئەمە بە تەواوەتی بگەێنین. زۆر بە جوانی پێناسەی خێزان کراوە. خێزان شوێنی سوکنایە شوێنی مەئمەنە بۆ سەرجەم ئەندامانی خێزان. ئەندامانی خێزان بە کوڕ و کچەوە بە پیا و ژنەوە لە خێزانە ئەبێ هەست بە ئارامی بکەن هەست بە ئاسایش بکەن هەست بە پاڵپشتی بکەن. ئەمە خێزانە لە ئیسلامە. ئەبێ ئەم پێناسەیە زیاتر کاری لەسەر بکرێت بڵاو بکرێتەوە هۆشیاری لەسەر بڵاو بگرێتەوە. من لە یادمە باوکی ڕەحمەتیم خوای گەورە ئیشاڵڵا پلەپایی بەرز کاتەوە قەت لە یادی نەدەکرد کە جومعان خێزانەکەی هەموو لە دەوری یەک کۆ کاتەوە ئەیبردین بۆ گەشت ئەیبردین بۆ سەیران
قسەی خۆشی لەگەڵا کردین لەگەڵ مناڵا مناڵ بوو لەگەڵ بە زمانی کچەکە قسەیە کرد لە ژیانەیە کەمترین تونند و تیژێت توان بڵێم هەر تونند و تیژی بەرامبەر بە کچەکانی بەکار نەهێناوە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک بە زمانی زبر لەگەڵ کچەکانی قسەی نەکردووە یعنی بە شێوەیەک پەروەردەی کردین کە بتوانین لەسەر خۆی پێی خۆمان بوەستین متمانەمان بە خۆمان هەبێت و نمونەی زۆریشمان هەیە لە ناو خێزانەکانی ترە خێزانە ئیسلامیەکانی ترە لە بنەماڵەکانی تر کەتوانیانە نمونەیەکی جوان لە ئافرەتان پێشکەشی کۆمەڵگە بکەن بۆیە ئێمە لە کەمپینەکانمانە کارەکەین بۆ دژایەتیکردنی هەر هەوڵ و بەرنامەیەک دژی بنەمای ئیسلام دژی بنەمای شەریعەتی ئیسلام دژی پەیامی ئیسلام بێت چونکە یەقینمان هەیە شەریعەت سالاری خزمەت بەسەر جەمچین و توێژەکانی کۆمەڵگە دەکات بەبێ جیاوازی لە ئاینی پیرۆزی ئیسلامە ژن و پیا و لە ساحەی ژیانە تەواوکاری یەکترن و ئەتوانن پێکەوە ڕۆڵی سەرەکیان هەبێت لە بەڕێوەبردننی ژیان و لە بەدەستهێنانی ئەو بەختەوەریەی کە خوای پەروەردگار مرۆڤەکانی لە پێناویدا خەلق کردووە. زۆر باشە خات و خۆمریە یعنی تو ئەگەر واقع بین کۆمەڵێک ڕێکخراو هەیە ئێستا لە ساحەی کاری ڕێکخراوەیی مافی ژنان و کاری ڕێکخراوەی ژنان کار دەکەن ئەمانە بیرکردنەوەیان پێچەوانەی بیرکردنەوەی ئاینی پیرۆز ئیسلامی یاخۆ زۆرینەی کۆمەڵگایە بەڕێستان بەرپرسیارەتیتان لەسەر شانە سەرۆکی ڕێکخراوێکی گەورە و کاریگەری بواری ئافرەتانی لە هەرێمی کوردستان بە بانگراوندی ئاینی بۆچی هەوڵنادەن ئەو ڕێکخراوانە بانگهێشت بکەن یعنی گفتوگۆیان لەگەڵ بکەن کە زۆرینەی ئەو کەسانەی تووشی گرفت و تاوانە بن ئەوانن کە خێزانیان نیە یاخود خێزانەکان لە یەک جا بوونەتەوە یاخود خێزانیان لە دەست داوە بۆچی تیان ناگەن بۆچی گفتوگۆیان لەگەڵ ناکەن لێیان تێبگەن ئەم ڕۆحیەتەی کارکردنیان لەکوێوە دی ئەگەر خۆیان لە ژیانە سەرکەوتوو نەبوونمانەیەوە نییە هەموو ژیان دەبێت فەشەل بێنێت توانی وتانە قسەیان لەگەڵ بکەن بیان هێنە سەرخات لەگەڵ یانە ڕاوێش بکەن باز لە دژمنداریتیان لەگەڵ بێنن بچن گفتوگویان لەگەڵ بکەن بزان ئەگەن بە نەتیجە بەڵێ لە ڕاستیە ئێمە لە ڕابردوش ئەو کارەمان کردووە ئێستاش هەر بەردەوامین ئێمە ئەو ڕێکخراوانش گرنگە پۆڵین بکرێن واتە من لەگەڵ ئەوە دانیم کە بڵین سەرجەم ڕێکخراوەکانی ژنان خراپن سەرجەم ڕێکخراوەکانی ژنان دابخرێن دژی کۆمەڵگەن دژی بنەماکانی ئیسلامن نەخێر ئێمە کاری هاوبەشیشمان لەگەڵیان هەیە هەر هەفتەی ڕابردوو پێکەوە کارێکی هاوبەشمان هەبوو لەسەر لەگەڵ 22 ڕێکخراوە ئەم ڕێکخراوانە ئێمە قسەمان لەگەڵ کردوون هاتوونەتە سەرخەت لەگەڵمان گەورەترین گۆڕانکاری کە ئێستا ئێمە ئەیبینین لە کاری ئەو ڕێکخراوانەدا هەیە ئەو ڕێکخراوانە هەندێکیان ئێستا ئیعتراف بەوە دەکەن کە ئاینی پیرۆزی ئیسلام و شەریعەتی پیرۆزی ئیسلام پارێزەری مافی ئافرەتە و مافی ژنە و دژی توندوتیژیە بەڵام جێبەجێکارانی تووشی هەڵە ئەبن خراپ تەطبیقیەکەن ئەمە خۆی ئیعترافێکی باشە یعنی ئەمە ئەتوانم بڵێم تا ڕادەیەک پاشەکشەیان کردووە لە پێشتر بەڵام ئێمە قسەمان لەسەر کۆمەڵێک کەسایەتی و کۆمەڵێ ڕێکخراوی بەناو مەدەنیە کە ئەجێندای دەرەکی دێنە هەرێمی کوردستان و لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی ڕۆژئاوا ئەهێنن لێرە تەطبیقی ئەکەن کە ئێمە لەگەڵ ڕوبەڕوویان ئەبینەوە هەوڵە دێن حیواریشیان لەگەڵ بکەین گفتوگۆشیان لەگەڵ بکەین ئەتوانم بڵێن تەنانەت لەسەر ئاسی کەسایەتیەکان قسەشمان لەگەڵیان هەیە گفتوگۆشمان کردووە لە زۆربەیان ئەتوانم بڵێن بە حەقیقەت قەناعەتیان بەو ئیشەش نییە کە ئیکەن بەڵام دیارە بە مەرامێکی تایبەت ئەو کارە جێبەجێەکەن کە هیوادارم هەموو ژنان و هەموو ڕێکخراوەکان واز لە مەرامی تایبەتی خۆیان بهێنن بەڵکو بێن کار بکەن لەسەر ساحەی خزمەتی گشتی و بەرژەوەندی گشتی زۆر باش ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامە بین بۆ زیاتر ڕوونکردنەوە و گەیاندنی پەیامی پیرۆزی ئیسلام بەو خەڵکە تەنانەت ئێمە لەو کەمپینی پێشوا کە بووین قسەی سەرەکی بۆ ئێمە بوو
و گوێشیان لێگرتین و نووسیشیانەوە و پێشنیارەکانیشیان وەرگرتین ینی بە شێوەیەک نییە کە ئێمە دوور بین لە ڕێکخراوەکانی تر نەخێت لە زۆرێک لە شارەکانی هەرێمی کوردستان ئێمە کاری هاوبەشمان هەیە و پێکەوە لە هەر شوێنێکا کە بزانن واقعی ئافرەت لە مەترسیدایە ئەوانیش لەگەڵ ئێمە دێنە سەرخەت ئێمەش لەگەڵ ئەوانە چینە سەرخەت زۆر باش لەم پرۆژە یاسایەشە ئەگەر ئێوە تێبینیتان کردبێ چەند ڕێکخراوێک کە توانم بڵێن بە پەنجەکانی دەست ئەژمێرێن چەند ڕێکخراوێک لەگەڵ چەند کەسایەتێک کاریان لەسەر کردووە ئێمە هەمووشیانە ناسین و ڕوبەڕووشیانە بینەوە و هەوڵە دەین ڕاشیان بگرین لەو کارەیان ڕێکخراوەکانی تری ژنان لەگەڵ ئێمن و ئەوانیش ئێمە تەنانەت لەگەڵ یەکگرتووی خوشکانی ئیسلامی کوردستان و کۆمەڵە ڕێکخراوی تری مەدەنی و ژنان پرۆژەیەکەیە بەناوی پرۆژەی پاراستنی خێزان کە 2 ساڵەیەکی لەسەرەکرێ کۆمەڵی لەو ڕێکخراوانەی تریشمان لەگەڵایە هاودەنگی ئێمن و تەنانەت کۆمەڵی پێشنیاری باش گەڵاڵە کراوە براوەتە پەرلەمانی کوردستان و لیژنەکانی ژنان لە پەرلەمانی کوردستان ئەوە لەوێ بە ئەجێندای کۆمەڵە ڕێکخراوی تر کار لەسەر و پێشنیارانە نەکراوە. زۆر باشە. ئێمە ئەزانین کە ئێستا سەرۆکی پەرلەمانی کوردستان خات و ڕێواز فایقیش ئافرەتە و قەناعەتیشی بە بنەماکانی کاری ئیسلامی و شەرەعەتی ئیسلام هەیە خۆشی لەم هاتۆتە سەرخەت کە ئەو هەمواری یاسایی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیە ڕایگرێ بۆیە قەناعەتمان وایە و یەقینمان وایە لەمە ولاش ئێمە دەستخۆشیمانە هەیە لەگەڵ لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستان و لەسەر جەمە و فراکسیۆن و کەسایەتی و ئەندام پەرلەمانانەی کە هاتنە سەرخەت و دژی ئەو هەموارەیە وەستانەوە کە زانیان لە بەرژەوەندی خێزانی کورد نییە بەڵکو ئەم هەموارە خێزانی کورد بەرەو لێکترازان و بەرەو هەڵوەشانە بات چونکە ئەگەر سێری تەجروبەی ڕۆژئاوا و وڵاتانی ئەوروپی بکەن کە ئەو جۆرە یاسایە و ئەو جۆرە مادە یاسایانەیان هەیە ئەو سۆز و تەبای و خۆشەویستی و متمانەی کە ئەبێت لە نێوان خێزانە هەبێت و لە پێناویدا خێزاندا ئەمەزرێت چونکە پێویستیەکی حیاتی مرۆڤە بوونی خێزان بۆ پڕکردنەوەی بۆشایی دەرونی بۆشایی جنسی وە کۆمەڵەشتی تر ئەمە نامێنێت بۆیە ئێمە و زۆربەی ڕێکخراوەکانی تریش قەناعەتمان وایە ئەو جۆرە یاسایانە خزمەت بە کۆمەڵگەی کوردی و خزمەت بە کۆمەڵی خێزانی کورد ناکات نەگەو یاسایە ئێمە لە کەمپینێکا کە 22 ڕێکخراو لەگەڵ یابووین ڕامانگەیان و زۆر بەشیان ڕێکخراوە ئەلمانیەکان بوون دژی ئەو فلیم و بەرنامانە وەستاینەوە کە لە خزمەتی کۆمەڵگەی کوردیان نییە بەڵکو شەرم و حەیای لە کۆمەڵگەی کوردیا هەڵگرتووە و کچانی بەلاڕێدا بردووە ئەمە خۆی جێی دڵخۆشیە یعنی ئێمە بێهیوا نەبین و زەربێک لە هەموو ڕێکخراوەکان نەدەین بەڵکو پۆڵینیان کەین وەکووتم کۆمەڵی ڕێکخراون بە پەنجەی دەست ئەژمێرێن کە کار لەو بوارەداکەم و ئەتوانم بڵێم بەداخەوە بەشێک لەو ڕێکخراوانە تەنانەت ڕێکخراوی جەماوەری هەرێمی کوردستان نین ڕێکخراوی مەدەنی هەرێمی کوردستان نین ئەوەی کە ئەمڕۆ کاردانەوەی هەیە و سەرپۆشی دایکی کورد و ژنی کوردە سووتێنێ ئەوانە ڕێکخراوی دەرەکین نەک ڕێکخراوی باشووری کوردستان بۆیە لێرەشەوە داوا لە سەرجەم ڕێکخراوەکانی باشووری کوردستان و ڕێکخراوە ژنانیەکانە دەین کە ڕێگە نەدەن بە ناوی ئەوانەوە کەس ئیهانەی ئیسلام و ڕەمزی موسڵمانان و مقدساتی موسڵمانان بکات زۆر باشە و کار و چالاکیەکانان بن بۆ شوێنی خۆیان چونکە مەرامێکی سیاسی لە پشت ئەو چالاکیانەوەیە کە ئەنجامیەدەن خات و خوبریامە بکەمە دوای هەمین پرسیار لە کەمپینەکەتاندا سنتەرێکدا دەمەزرێنن بە ناوی سنتەری ڕاوێژکاری خێزانی مەبەست چییە لەم سنتەرە چۆن دەتوانن ڕاوێژ لەگەڵ خێزانەکاندا بکەن ئێمە ئەو سنتەرە بە یەکێک لە پرۆژە هەرە گرنگەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانە کە کاری بۆ ئەەکەین لەسەر شار و شارۆچکەکانە دای بنین لەم سنتەرەدا کۆمەڵێک چالاکی ئەنجامەدرێت یەکەم
بۆ چارەسەرکردنی کێشە خێزانیەکان واتە ئەو کێشانەی کە ڕوبەڕووی خێزانەکانە بنەوە ڕوبەڕووی ژنان و پیاوان و منداڵانە بنەوە لە خێزانە کە ئێمە لەو سنتەرەیە ڕایۆشکاری یاسایی و ڕایۆشکاری دەرونیمانە بێت پاشان لەو سنتەرەیە ئێمە هەوڵ ئەدەین ئەو کچ و کوڕانەی کە لە تەمەنی ئەیانەوێ بچنە تەمەنی هاوسەرگیریەوە ئاسانکاریەک بکەین بۆ هاوسەرگیری گەنجان بە کوڕان و کچانەوە واتە بتوانین ڕاوێژێک ببینە شوێنێک بۆ ڕاوێژی ئەنجامدانی هاوسەرگیری و ڕێنیشاندان پاشان کردنەوەی خول بۆ تازە هاوسەران و ئاشناکردنیان بە پرۆسەی خێزان پێناسەی خێزان ئەرک و بەرپرسیارەتی هاوسەران بەرامبەر بە یەک بۆیە ئەو سنتەرە کۆمەڵێ چالاکی و کۆمەڵێ بەش لە خۆ ئەگرێت کە سەرجەمیان لە خزمەتی پێکێنان و پێکێنانی خێزانێکی تەندروست و پاشان پاراستنی ئەم خێزانە واتە هەر لەگەڵ پێکێنانەکەیە پاراستنی ئێمە ئەبێ هۆشیاریان بکەینەوە کچان و کوڕان کە ئەچنە ناو پرۆسی هاوسەرگیری و خێزان پێکەهێنن هەر ئەم کارە ئەرک و بەرپرسیارەتیە ژن بەرامبەر بە پیا و پیا و بەرامبەر بە ژن و بە واضحی بچنە ناو واقعەکە و پێی ئاشنا بن و کار ئاسانیکردن بۆ گەنجان کە بچنە پرۆسی هاوسەرگیریەوە و دۆزینەوەی هاوسەر بۆ یەکتری واتە کەسی گونجاو بۆ کەسی گونجاو بە پێی پێویستی کەسەکە بە پێی تایبەتمەندی بە پێی خواستەکەی کە ئینشاءڵڵا لە داهاتوە ئیشی لەسەرەکەین ئەمڕۆ ئەم سنتەری ڕاوێژی خێزانیە یەکێکە لە کارە هەرە گرنگ و پرۆژە هەرە گرنگەکانی ڕێکخراوەکەمان لە داهاتوە بۆ ئاسانکاری لە پێکێنانی خێزان بۆ هەردوو ڕەگەس. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا قوموریە شێخ محەممەد بەرزنجی سەرۆکی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵ مام و سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیارەکانت بە هیوای سەرکەوتنی کەمپینەکەتان. وەڵێ ئازان دەچینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵایزان بۆ وەرگرتنی زانیاریەکانی ڕۆژ دەچینە لای هاوکارمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانە. جەلال سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لای تۆ چین؟ سڵاوتان لێبێ، ئەم کاتتان باش. دیارم دەمەوێت بە ئاماری کار و چالاکیەکانی نەوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەست پێ بکەم. دیارە لە ماوەی دەڕۆژ ڕابردووی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلایندا لە سنووری ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان زیاتر لە 700 فۆرم بۆ قوتابیانی سنووری قەزای چەمچەماڵ و ناحێبوونەکانی پڕکراوەتەوە. بابەتێکی تر ئەمەوێت ئاماژەی پێ بکەم بە گوێرەی ئامارێکە من وەربگرتووە لە یەکێک لە نووسنگەکانی فرۆشتنی زەویخوان و لە سنووری قەزای چەمچەماڵ. دیارە لە سنووری هەندێک لە قەزای چەمچەماڵ و ناحێی شۆڕش نزیکەی 10,000 خان و لیمسا بۆ فرۆشتن. جەلال دەنگت بەباشی ناگاتە لای ئێمە، ئەگەر بتوانی شوێنەکەت بگۆڕی یان دواتر بینەوە لات. بەڵایزان پێوان بێ دواتر لەگەڵ کاک جەلال بۆ هیوایی گرفتەکە چارەسەر بێ. دەگەڕێنەوە لات جەلال هەوڵ بدە گرفتەکە چارەسەر بکەیت. پێوان بێ دانیار چوبی بۆ کەبابخانەیە. بەڵێ کەبابیشتان خوارد لەوێ؟ کەبابیشمان خوارد. دەزانین چیتان بۆ کردین. فیچەرێکمان ئامادە کردو لەگەڵ هاوکارانمان کە یەکێکە لە پیشە دێرینەکان لە شاری سلێمانی کە بنەماڵەیەکن لە ساڵانی سیەکانەوە خەریکی ئەم پیشەی کەبابچیان لە کاتی خۆی باپیریان دواتر باوکی کە وەستا هیوایە دواتر وەستا ئومێدیش هەر لە نێو پیشەکە داهاتوە. لە ئێستادا ئەم باوک و کوڕاتونەتەوە لە شاری سلێمانی کوڕەکە لە سوید باتۆتەوە لێرە درێژە بە کارەکەیان دەدەن و پیشەی کەبابچیە ئەوەندە کەبابەکەیان بە ناوبانگ بوون لە شارەکانی خواروی عێراقیشەوە دێن سەردانی کەبابخانەکەیان دەکەن لە شاری سلێمانی و ئەو کەبابە بە لەزەتەیان دەخۆن. خۆزگا ماوەسا شۆتۆژ بوو دانیار باشین وەلایەتیش برسیمە بێت. دوایە چی دوای بەرنامەکەین پێکەوە بینەری ئەو فیچەرە دەبین. بەخێر بن سەر چاو من ناوم هیوایە، هیوای وەسامەتحەتی کەبابچیم، خەڵکی شاری سلێمانیم، لە سێمایی لەدایک بووم لە گەڕەکی کانەسکان. من تەبعاً باوکم کەبابچی بووە، باپیرەشم ئیشی هینێ کردووە، جگەرخانەی هەبووە. پێتر باوکم کە کەبابخانەکەی داناوە و منیش لە مناڵیەوە لەگەڵ باوکما بوو. من موادی 57م، تەمەنم 65-66 ساڵ 7 ساڵە، هەتاکو ئیستا کە باوکم ئەمری خوای کرد من ئیشەکەم وازێنێنەوە تا ئێستا هەر خەریکی ئیشەکەی باوکم بوو. ئێستا لەگەڵ ئومێدی کوڕمە پەرەمان پیاوە و خەریکین بەیەکەوە. باوکم لە ساڵی تقریبەن 30ەکانەوە 36 هەتاکو بتر ئەم ئەخیرە کە ئەمری خوای کرد پێتر ئێمەش وازمان لێنەوە هەتا ئەم دەقێ و ئەم تاریخە هەر خەریکی کەباب بچێتین. جارێ بەنسبەت سلێمانیەوە هەموو سلێمانی یەک کەبابخانە گۆشتی مەسلحە کار ناکە. کەبابی سلێمانی هەمی بە ناوبانگە و هەست کەسەوە بە شێوەی و بە دەستاوی خۆی و بە ئوسوڵی خۆی ئیژەکە. بەڵام وەکو گۆشتی مەسلحە و ئەم شتانە کەس کاری ناکات لە سلێمانیا بڕوا ناکەم. کەبابی جاران تەبعاً گۆشتەکە هەمووی ئەلەوەڕا لەو دەشتە، یعنی لەو سروشتە جوانە ئەلەوەڕا، یعنی شتی ئەم عەلەف و مەلەف و ئەم شتانە نەبوو. تێگەی گۆشتەکە تەبعاً تامی بۆن و بەرامی خۆشتر بوو. ئێستاش ئێمە لەخوا بەزابێ هەنامە لەسەر ئەو ڕێزکە کۆنە ئینشەڵڵا بەردەوامین بەو شێوەیە ئەیکەین بە شێوەی جاران. لە 36ەوە باوکم لەو کاتەوە کەبابخانەی هەبوو خەریک بوو و ئێمەش درێژەمان بە ئیشەکە یا و هەتا ئەم دەقەیە لەگەڵ ئومێدی کوڕما، ئومێدیش کوڕم لە سوید بوو هاتەوە لەگەڵ خۆمان ئێستا لەگەڵ خۆمان ئیشەکە.
بەنسبەت ئەو وێنانەوە وێنە خۆتان ئەزان زۆر جوانە هیچ شتێک نامێنێتەوە لە دنیا بەس ڕسمە بێنێتەوە وێنە جوانە هەمووی هەر شتە و یادگاری خۆیەتی هی باوکمی تایە هی خۆمی تایە ئیتر یعنی بەڕاستی کەسێکی ڕسمەکانەکەی هەر لە خۆتەوە دڵ پڕە بێ لە گریان شتەکان هەمی یادگاریەکی جوانە یادگاری خۆی تایە کاتی خۆی لە هین بووین پێش ئێرە لە فولکەی ئاسکەکان بووین تقریبان 30 ساڵ لێبە بوون پێش ئەوەش باوکم بەرامبەر مزگەوتی قامیشان سەرجادەی کانێسکان ئەو کاتی خۆی زوو کە من مناڵ بووم کەبابخانەکەی لێوا بوو لای تەجنیدی کۆنەوە بەرامبەر شوقەکان بەرامبەر مزگەوتی قامیشان هەر بەیانیانی تر حەوت و حەوت و نیو کەباب وشمان حازر بێت هەتا نیوەڕۆ هەتا یەک بۆ دوو لە دوای تر بەرەو کزیە ڕوا لەخوا بە زیابێ بەسای سەری ئێوە ئەو خەڵقەوە باشین یعنی بازارمان هەیە لەخوا بە زیابێ خەڵکێکی چاک ڕووی تێکردوین و ئیتر ئێمەش شتێکی چاک پێشکەشی و خەڵقاکەین و خەڵکەکە لێمان ڕازیە جیاوازی خۆی ئەگەر جیاوازیش بێت لە گۆشتەکە هەر کەسێک گۆشتەکەی جوان بێت و ئیتر دەسوپلی دەستاوی خۆش بێ ئەوە تر کەبابەکەی خۆشەوە تر ئەمە دەستاومان خۆشە باوکم دەستاوی خۆش بۆ من دەستاوام خۆشە ئومێدی کوڕم عینشت ئیترەوە ئەمێنێتەوە سەر دڵ و دەرونی ئەو شخصەش ئەو کەسەش کە دڵی پاک بێت و خۆی ناخی پاک بێت خواردنەکەش ژێر خۆشە ڕێنمایی من چی بێ بۆ ئەو خەڵقە بڵێ بۆ کەبابچیەکان هەمویان ڕێک و پێکن و هەموو کەبابی چاچیانێ و هەمویانم خۆشەوێ و هەر پاک و تەمیزیە پاک و تەمیزیەکە شەرتە و ئیتر بە قسەی خۆش لەگەڵ خەڵقەکەیان شەرتە و خواردنێکی جوان بن بە خەڵقەکە و تەواو ئیتر ڕێنمایەکەی من ئەوەیە من ناومێدی هیوای بەسامەت حەدی کەبابچیە تقریبا لە ساڵەکانی سیەکانەوە بەسامەت حەدی باپیرم خەریکی ئیشەکە بووە دوایەوە باوکم دوایەوە منیش حەمد و سەنا بۆ خوا خەریکم لەگەڵ ئیشەکەیان لەمانێشتووە هەروەکو خۆی بمێنێتەوە ئەوش فەزلی خۆیە وەڵای ئەوەی ڕاستی بەیسە خەڵک زیاتر وای لێ هاتووە هەرچی یەتە ژوور و جارێک سەر بە کامێرە و بە ڤیدۆکۆ یەتە ژوور بۆ تەسویر و بە جوانی دوکانەکەی وامانێشتوەوە شتێکی هەم کلاسیکی و مۆدێرنە بەس شتێکی کلاسیکی ماوەتەوە جوانی دوکانەکە و تازەی دوکانەکە و سەلام و ڕەحمەتوڵڵا تازەی دوکانەکە لەوەیە مەسەلەن خۆمان پاک و تەمیزین لەگەڵەوەشە کە خەڵک یەتە ژوورم ڕسم و شتە جوان و شتە قەیم و جوان و شتانە ماوەتەوە خەڵک زۆر تایبەتمەندیی خۆی هەیە خەڵک بە تایبەتی بوویە تایبەتەکەی لەوەش هەیە مەسەلەن هەرچی مشتریەک خۆی کە بەخێرات نییەکەین لێرەوە زەڵاتە بەدڵی خۆی تیەکە ینی زەڵات و جەرگیر و مەسە مەجموعەیەشتی جوانماندانەوە بیبەر و پیاز و لیم و ترشیات خەڵک خۆی بەدڵی خۆی تیەکات و جەمە خزمەتیەکەین و چی حەز لێ بە بۆی دارین ئەمەش تایبەتمەندیش خۆیە خەڵک زۆربەی لەبەر خاتریەوە ژێت ئەنی خۆشە حڕیت مەسەلەن شوێن هەیە جاریوە داوای دوو پلتەماتاکە خەڵک دەمچڕایە بێکە یان داوای پیازی زیاکە یان داوای زەڵاتەیەکە خەڵک پێی ناخۆشە بەزێمە وامان کردو خەڵکەکە خۆی حڕ بە بەدڵی خۆی چی حەز لێ بە بەدڵی خۆی تێکە چەند ساڵێک تقریبا لە غوربەت و لە غەریبایەتی بووین ینی قورسە پیاوی خۆیەوێ ینی دەخەیەکی کوردستان و دەخەیەکی ئەم شار و خاک و نیشتیمانی خۆمان هەزار غەریبایەتی هێنێ یعنی شتێکمان پێیە حەمد و سەنا بۆ خۆ فەزلی خوایە شتێکم پێیە بۆ سەفەر بەجارێ پێی ڕۆم خوا نەخوازە پێویستم بێ سەفەرێکە پیاسەیەکە شتێکە بەس وەکو دایمی بە دایمی هاتوومەتەوە 3 ساڵە لەگەڵ باوکمام دەقەیەکی ئەم هەم ملیۆنە دۆلارێنێ بۆ من کەی بینم هەڵای سەوای لە هاتوو پێکەوە جوانی نەرچیەکی من و ئەم نەبینە نان ناخوا ئەخر ڕاستیەکەش وایە ینی سە خەڵکیت مەسەلەن تۆ بواری شەکەی خۆت تا کەمالیاتە دەبیان شوێنێکە دەبیان جگایەک دەبێت تایبەتمەندێکە خەڵکێ بۆ لای خۆت لەوێ نەبیجاری کە نایە بۆ لەو سێمە ژوامان لاتەوە ئەگەم خوا نەخواستە منی شێکمە بێ نەخۆش بووم یان باوکم نەتوانێت ئەبێ شێکمان هەر لێرە بین هەم جوابانەوەی مشتری هەم دۆمبلۆزی خۆمان احترامەکەی خۆمان کە لە مشتری ئەگرین ئەمانە تایبەتمەندی خۆی هەموو کەسێک دەرەقەتیەوە نایە هەموو کەسێک توانای نییە خەڵکێ بە بەسیتی شێوە عەسەبیە بێت یعنی ئێمە خواخۆمە لە مشتری بێت و خزمەتیکەین بەڕاستی وڵی دەربارەی لۆگۆکەمان تەبان چەند ساڵێکە لە وڵاتانە گەڕاوین مارکی جوانمان دیوە لۆگوی جوانمان دیوی شوێنانمان دیوە خەوم پێوازی ینی مناڵی بمۆنم حەز لێ بوو مەسەلەن شتێک هەبێت خانەوادە و خێزانەکە هەمی دەرخاکە چەند ساڵە خەریکی شەکە و بواری شەکەین ئەمەیان کە هەمانە ناوەڕاست بە سامەت حەتا لای ئەو لای باوکم و ئەم لاشی خۆمم ینی هەم شتێکی کۆکراوێکی جوانە لە عێراقیشە زۆر دەگمەنە شتێکی دەگمەنە
ینی هەمنەوە بۆنەوە خواردن و کەباب و شتەکە مابێتەوە ڕەمزێکەیسە هەم بۆ سلێمانی جوانە هەم ڕەمزێکە بۆ سلێمانی و هەم بۆ خۆشمان شانازی و سەربەرزیە ئەم شیشانی وە سامەد حەتیش تقریبا غەڵەت نەبم 50-60 ساڵ بۆ 70 ساڵ عمرێتی 60 بۆ 70 ساڵ عمرێتی لەو کاتەوە لەو جامخانە دامانەوە زۆر کەسەیە بە تایبەتمەدی حەزی لێڵە حەزەکەم کەبابێکم بەمە بۆ شیش کرد تا ئێستا نەژەنگی کردووە موادێکە کوالێتیەکە ئیستا ژیان وا پێش کردووە شتێمی عادیە ئەمە هەر دروست نابێتەوە جاریش کرد ئێمە ژەر بۆ یادگاری هەڵمان گرتووە و زۆر کەزەر بە تایبەتیە تەسویرێکات و ماوەتەوە لە لامان جوانی دوکانەکە لەوەیە مەسەرەن مشتری جوانەکانمان کێن بۆ لامان زیاتر بەخوایسە نەبێ بە لە هەچی قەزا و ناحێ و شار و لە هەولێر و سلێمانی و دوهۆک و لە مشتری تایبەتمانیە تایبەت داین لە هەمووی ئەویسە خوار و عێراق لە عێراق مەسەرەن لە شارە عێراق عەرەبیەکانیشەوە مەسەرەن لە بەغا و جون بەسڕا و نەجەف و کەربەلا مشتری تایبەتمانیە زیاتریان بۆم ڕاستە بۆ لای خۆمانێن زیاتر بۆ ئەم جوانی دوکانێن بۆم کوالێتیە خەبەن سەربەرزی و شانازیە سوودەکەەوەیە کە دەچیتە شوێنێک بۆ جاری وایشتنە دایرێکەوە هەڵەو کەبابەکە هەو خۆشە فەخری پێوەکەین کاچینە جێگای بەڵێ وەڵی سۆسیال میدیا چیان یاوەیە شکر لەخوا بەزیابێ بەهۆی ئەوە خەڵکەکە زیاتر بەرچاوتریت ینی لەوە زیاتر خەڵک و دۆزێتەوە لە شوایی جاری وایش لە سۆسیال میدیاوە و لێت شتێکی وا دەنگاتەوە تایە خەڵک هەر خۆش هەستی پێ ناکەین سەیرە وای لاتەوە چی هونەرمەند و خەڵکی شارەکەوە چی نووسەر و ڕۆژنامەنووس و تقریبا نەبێ بەهین وەکو چاخانی شعبی لێات و هەست چی قەیمی و کۆنەکانی سلێمانیەن بۆ لامان بە تایبەتی ئەوەی کە داوامی شێ بە دایری هەبێ شەمانەگاتە لە هەمان ئەم شتانەش بۆ جوانە مەسەرەن کە هێشتومانەتەوە هەموو شتە قەیم جوانەکان وامانداناوە کە ئەم دیکۆر و مەنزەڕەیە خەڵک بە تایبەتی بۆیە ینی هەم جگەلەوەی کە خەڵکەکە بۆ لای خۆمانیە خەڵک زیاتر زۆر حەز و مەعجیبی ئەمیتایە ینی کەیدا لە خۆ دوکانەکە سەرنج ڕاکێشێت هەتاکە بابەکە بووە مەشغوڵی خۆی لە قەڵەبارغیشە تۆزێک مەمنونی خەڵکەکەین جاری وایە لە قەڵەبارغیە تۆزێک تەحملمانکەن سەبر زۆر میمە خی گەوری ئینسانی دروست کرد لەبەی سەبر و تەحملی هەبێ سەبرمانیان خەڵکەکە وای لات و هەمووی پەلیەتی هەمووی ئەتۆریەکێ دڵی ئاجزەبێت زۆر خۆشە ئێمە بۆ خزمەتی و خەڵکە لێرین سەبرمانکەێمە خواخۆمە لە خزمەتان کرد گەورەتان کردین یاخوا بەخێر بن سپاسی کەناڵەکەتانەکەین سەر ڕۆحمان سەر چاومان بەڵازان خۆشەویستان لە سلێمانی پرۆژەی سوورەتی لەبەرکردنی مولک بەڕێوە چووە پێکەوە بینەری بیتێک دەبین نەوبارەوە أمن هذا الذي أو بينج أمن أكيد ريش أو الشاش من هذا الذي قل هو الذي أما حوت قل هو الذي أكيد أما هش كينيا باع بوشي لما كدا بصيوة مثلا بو سبب النزيع يعني سبب دا بصينا كيتيا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير صدق الله العظيم من كلام شمال رؤوف محمد
لە دایبووی ساڵی 1984 شاری سلێمانیم لە تەمەنی 6 ساڵی ما چوومەتە حوجرەی مزگەوتی گەورە قورئانم ختم کردووە و خریجی زانکۆی سلێمانیشم کۆلێجی زمان بەشی زمانی عەرەبی بەشداریم کردووە لەم پرۆگرامە کە بریتە لە تاقیکردنەوەی لە تاقیکردنەوەیەک بۆ فێربوونی سوورەتی تەبارەک و بە تەفسیرەوە دەستخۆشی بۆ هەمووتان و من زۆر خۆشحاڵم کە بەشداریم کردووە و بسم الله الرحمن الرحیم بە ناوی سیانی و شەماڵ ڕەئوف محەممەد بەلەمەکە شەماڵ ڕەئوف محەممەد چیکە سلێمانی مەجیبەک یعنی دانیشی سلێمانی گەڕەکی مەجیبەک مەجید بەڵێ مامۆستاگەم پرسیارەکان با بۆ بخێنە تێبینی لە دوای ئەمە لەسەری سەرەوە با لەسەری سەرەوە بخوای بۆ بخێن بەڵێ تاقیکردنەوەی پرۆژەی ڕێگای ئازیز زمان سوورەتی مولە پرسیاری یەکەم مامۆستاگەم پرسیارەکان هەمووی بخێنەرەوە جارە بە من باش پرسیاری یەکەم وەڵامی ڕاست هەڵبژێرە و بازنەیەک بە دەوری تا پێشن یەکەم ئاەتی سوورەتەکە بریتە لە باسی بۆشایی ئەم چوار هەڵبژاردنەی یاوەتێ وەسفی خودا سزای دۆزەخ ئاسمانەکان گەلانی پێشوو بەڵێ یەکەم ئاەتی سوورەتەکە بریتە لە باسی یەکێ لەمانە وەسفی خودا سزای دۆزەخ ئاسمانەکان گەلانی پێشوو خۆی گەورە لە قورئانە فەرمێوە لەیسە للئینسانی ئیلا ما سعى هەر کەسێک هەوڵ بدە لە ڕێگەی ئەماتەوە طبعاً بۆمان دەرەکەوێت هەر کەسێک هەوڵ بدە بەتەئکید بەو ئامانجاگە یاخود بۆ بەرهەماگە کە هەوڵی بۆ داوە ئەیەوێت بەتەئکید ئێمەش کە سعیمان کردو ئەمڕۆ لە خوای گەورە بەزیابی وەسایل زۆرە و یەکێک لەو وەسایلانی کە من سوودم لێ وەرگرتووە تۆڕەکانی ئینتەرنێتەوە تۆڕی کۆمەڵایەتی یوتیوبە بەتەئکید ئێمە سعیکردن نازانم بۆ ئێمە کارێکی ئەوەندە قورس و گران نەبوو و بۆ هەر کەسێک بیاوێ هەوڵ بدە کارێکی ئەوەندە قورس و گران نییە چونکە لەبەر ئەوەی هەر یەکێک لە ئێمە بە چەندین پرۆسەی تەواوکردنی خوێندنا تێپەڕیوە و 16 ساڵ خوێندومانە بەتەئکید بای ئەوەندە تەجروبەمان وەرگرتووە کە لە پرۆسەیەکی ئاوایە بمانێ بەشداری بکەین و ئەو چۆنەڵێ ئەو ئینجازە و ئەو دەستکەوتە بەدەستبێنین و من هیچ یعنی عزیەتێکم پێوەی نەچێشاوە بەتەئکید لەبەر ئەوەی کە زۆر ئاسان بۆ شتەکەەوە ئەگەر قورستریش بواە ئەمانتوانی ئەو پلەی دەرچوونە بەدەستبێنین و تەواوی بکەین ئەمەش ئاەتێکی بۆ ینیتەوە چوارەم دیمەنی چڕوچاوی بێباوەڕان دوای ئەوەی ئەو بەڵێنە دەبینن کە پێیان دراوە ئەمیش ئاەتێکی بۆ ینیتەوە کەم کوڕەکانی دروستکراوەکانی خوای گەورە کوڕەکانی دروستکراوەکانی خوای گەورە هیچی دەست ناکرێت دەستی خۆش چۆن خوازانە بەنهێنی و ئاشێرە ئاتەکەی بۆ خوازانە بەنهێنی و ئاشێرە وأسروا قولكم خدای گەورە کاتێک ئاسمانەکانی دروست کرد ئەرز و ئاش دوویان بەسەر بەڵێ خدای گەورە لە بەرزایی و بڵندی ئاسمانەکان و من وەکو ستافی پرۆژەی ڕێگەی ئازیزمان و وەکو بەشداربوویەکی خاوەن پێداویستی تایبەت خۆم بە خۆشحاڵەزانم کە لەم پرۆژەیەدا بەشدارم کردووە ئەمە یەکەمین پرۆژەوی شەڵاکۆ تا پرۆژە نابێت کە بەشداری تیاداکەین سپاس بۆخوای گەورە ئاسانکاریان کردوە ستافی پرۆژەی ڕێگەی ئازیز کە خاوەن پێداویستیەکان تایبەتەکان بە تایبەتی نابیناش لە خوشکان و برایەن لەم جۆرە پرۆژانە بێبەش نەبن و شوێن و مامۆستای تایبەتیان بۆ دابین دەکەن کە بتوانن وەڵامەکان بدەنەوەنە و بە ئاسانترین شێوە ئاسانکاریان بۆ کردوین لەسەر و هەمووانەوە کە من زۆر دووجاری کێشا بوومەوە لە کاتی تاقیکردنەوەکانی دیکە کە کەمی کات بوو کاتەکەمان هەتا مامۆستا بۆ دابین دەکرا مامۆستای تایبەت بۆی کە تاقیکردنەوەکەمان بۆ بنووسێ کاتەکەمان زۆر لێ دەڕۆی بەڵام سپاس بۆخوا لێرە وەکو کاتەکەمان چۆن بڵێ فریە و بێکێشەیە هەتا وەڵامی خۆمان دەدەینەوە
وڵام دەدەینەوەوانە و هیچ بەلێکمان لێ ناکرێت الحەمدولله. فتمسكي بعراه كي لا نغرقا ولتجمعي حول الكتاب شتاتنا حتى نزيل تناحرا وتفرقا ولتجعليه محكما في أمرنا وثقي بوعد الله أن يتحققا يا أمتي القرآن حبل نجاتنا فتمسكي بعراه كي لا نغرقا. بەڵازان خۆشەویستان سەرجەم بڕگە و باوەتەکانی پیامی ڕۆژمان پێشکەش کرد یارمەتی هاوکارانمان دەخوازین کە بڕگە و باوەتەکانی ڕۆژمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت تا بەرنامێکی دیکە بە خواتان دەستپێنین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.